بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لێبێت لە ڕێگەی پۆرتاڵی ڕووداوەزان کە گفتوگۆکەم تایبەتە بە هەلومەرجی سیاسی ناوخۆیی هەرێمی کوردستان. ئەمێ ئەم شەو لەگەڵ میوانەکانم لەو بارەیە گفتوگۆ بکەم کە ئەم هەلومەرجە ناجۆرە، ئەم لێکترازانە، ئەم پەیوەندیە نەکڵۆک و ناتەبایی نێوان حیزبەکانی کوردستان و بە تایبەتیش لە ناویانە پارتی و یەکێتی بۆ چۆچێ و هەرێم بەرەوچێ دەبات. ئایا ئەوانەی سیاست دەکەن ئاگایان لە بازاڕە، ئاگایان لە دەروون و لە گیرفان و لە مەزاج و لە باوەڕی کورد هەیە؟ ئایا ئاگایان لێ ئەم قسە ئاگرین و توندانەی کە ڕۆژانە فڕێنە سۆشیال میدیاوە و بەرامبەر بە یەک دەیکەن چه لێکترازانێکی کۆمەڵایەتی دروست کردووە یا نەخێر ئەوان تەنیا دنیا بە چاویلکەکانی خۆیان نەبینن لەگەڵ چاویلکەکانی دەوروبەری خۆیان؟ ئایا کورد لە دەرێ لای ئەوانەی کە تاوەکو ئەم ساتەش کە من قساکەم هەر هاوکاریمانەکەن، ئەوانن کە پارەیەن بە پێشمەرگا، ئەوانن کە لە ڕابردوودا هێڵی دژە فڕین واتە نۆفلای زۆنیان بۆ دروست کردین، ئەوانن کە تاوەکو ئێستاش ئەیانەوە بمان پارێزن و لەم گەلە گورگەی لە دەوروبەر هەیە، هەر ئەوانن ئەیانەوە هێزی نیشتیمانی پێشمەرگەی سەرتاسەری دروست بکەین. ئایا ئێستا لای ئەوان و لە لای ئەوروپیەکان و لە ئەمریکا وەکو جاران ئەگەر ئێمە لەسەر ئەمە بەردەوام بین نرخ و بەهامان ئەمێنێ؟ بۆ باوەڕی ئەوروپا و ئەمریکا بە کورد خەریکین خۆمان بەدەستی خۆمان ئەیبینەوە بۆ سەردەمی نامەکەی میسبێڵ کە بە چەرچڵی وت کورد هێشتا بە کەڵکی ئەوە نایان خۆیان لە ناوخۆدا حکمی خۆیان بکەن، چونکە لە ناوخۆدا دژمنی باوە کوشتەی یەکترن و لە ڕووی کۆمەڵایەتی و شاری و سیاسیەوە هێشتا لە پاشن. بۆیە تا پێ ئەگەن ئەو کاتە میسبێڵ بەداخەوە قەناعەتی وا بوو ڕەنگە هەر ئەو زەمانەش خۆمان ئەومانگیان بێتەوە قەناعەتی کە پێمان بڵێ با ئەم ماوەیە عەرەبەکان حکمیان بکەن، بەڵام ناهێڵین بیان چەوسێننەوە، جوان نیان چەوسانینەوە. ئەنفال، هەڵەبجە، جینۆساید، ئیبادەی گشتی کوردەکان هەمووی ئەوە بوو کە بەسەر کورد هات. ئایا تاکەی لە بەردەم ئەوروپیەکاندا سیاسەتمان سیاست و فەرهەنگی کوڕزانەوە بێت و لە ناوخۆشدا بەرامبەر بە یەکتر هەمومان سنگ دەرپەڕێنین و عەسابە بین؟ بەڕاستی زۆر شت هەیە کە ئەبێ زۆر بە ڕاشکاوتر پەنجەی بخرێتە سەر. هیوادارم ئەم شەو بتوانم لەگەڵ میوانەکانم قسە لەسەر ئەم باسانە بکەم کە هەموو شتێک لە وڵاتەدا ئیستسمارەکرێ بۆ شەڕ، بۆ ململانێ، بۆ لێکترازانی زیاتر. با بچم بە خێرەنانی میوانەکانم بکەم و لەگەڵم بمێنەوە دەسەکەم بە گفتوگۆکەم. سوپاس بۆ تێچێنەکانی ئەوە بۆ سەرنج و تێبینیەکانیشتان. بەخێراتن سەر چاوەکانم دکتۆر جوان بەخێر بێی، کاک دکتۆر بەخێر بێی، سەر چاوەکانم هاتن. سوپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. دیارە میوانە بەڕێزەکانم کاک شاڵاو عەلی عەسکەری کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی لە سەرگەڵەوە لەگەڵما، کاک دکتۆر هەژار عوسمان پزیشکی پسپۆڕی دەرونی لە سلێمانیەوە لەگەڵما، دکتۆر دیار بۆتانی پسپۆڕی ئابووری و سیاسی، دکتۆر پرۆفیسۆر دکتۆر جوان پرۆفیسۆری دەروونزانی کۆمەڵایەتی، دکتۆر بیلال وەهاب شرۆڤەکاری ئابووری سیاسی و لێکۆڵەر لە پەیمانگای واشنتن لە ئەمریکاوە لەگەڵما، دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ تۆژینەوە لەسەر عێراق دیسان لە فەڕەنساوە لەگەڵمە. بەخێراتم سەر چاوەکانم. سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. دیارە بینەرانی بەڕێز، میوانە فرە ڕەنگەکانم پەیوەندی بۆ هەیە کە بەڕاستی ئەم لێکترازانەی کورد لە هەموو ڕەهەندەکانی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیەوە هەرێمی کوردستانی داغان کردووە. بۆیە هەریەکە و بە پێی پسپۆڕەکانی خۆیان ئەیدوێنم. سەرەتاش ئەمەوەیە لەبەرەوەی جەوهەری مەسەلەکە سیاسیە، لێکەوتەکانی تری کۆمەڵایەتی و ئابووری و ئەوەن، ئەمەوەیە لە کاک شاڵاو عەلی عەسکەریەوە دەست پێ بکەم وەکو کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. کاک شاڵاو، دیارە تۆ خۆت پیاوێکی بە ڕاشکاوی قساکەی، لەگەڵ ڕاشکاویەکەشتا بەردەوام لە بەرنامەکانما خەمی ئەوەتە کە خوێنەکەی بە برینەکانی کووردا و ئەوەندەی پێت دەکرێت ئەزافلیمانیش بێت ڕۆڵی خێر ببینی، چونکە چه خۆت چ خانەوا دەکەت تاڵاوی شەڕی ناوخۆتان چەشتووە، نەهامەتی و بێباوکیتان چەشتووە، دڵنیام ناتانەوێ نەوەکانی ئایندەشمان هەروە بڕۆن. بۆیە لێتە پرسم ئێستا پەیوەندی پارتی وەکێتی گەیشتۆتە کۆ و بەرەو کوێ ئەڕوات؟
بە بۆچوونی من پەیوەندی پارتی و یەکێتی ئێستا لە ئاستی شەڕی ناوخۆیایە، بەڵام نەگەیشتۆتە چەک. ئەنجنا شەڕی مخابراتی و شەڕی ئەعلام بەردەوامە لە هەردوولا. من بەڕێی من ئێستا لە حاڵەتی شەڕی ناوخۆیان. باشە، ئەڕەوێتەوە یا ئەگاتە چەکیش دووربا؟ ئەگەر وا بڕوات خوازیاری نەگاتە چەک، ئەگەر وا بڕوا حتمەن بە قەناعەتی من ئەگاتە چەکیش. جەوهەری ئەم ململانەیە چییە؟ بە بۆچوونی من جەوهەری ململانەکە سەبەبی حساب نەکردن بۆ ئیتیفاقاتی سیاسیە لە بڕین لە کوردستانە. ئێمە لە بیرباندێ حکومەتی ئێتلافی کە پێک هات لە ئەساسەکەیە لە نەتیجەی ئینتیخابات پارسی کورسێکی زیاتری هێنا لە لایەنەکانی تر بە یەکێتیشەوە. بەڵام بۆ تەشکیلکردنی حکومەت پێویستی کە حکومەتێکی ئێتلافی دروست بێ. ئەم حکومەتی ئێتلافی لە بینی حکومەت و حیزبەکانە دروست نەبوو، لە بینی خودی حیزبەکانە دروست بوو. بەڵام بەداخەوە حیزبەکان و بە تایبەتیش من بۆ خۆم بەداخەوە ئیتیهامی پارتیەکەم لەوەیە کە بەڕاستی خاڵەکانی جێبەجێ نەکرد، چکە لە نەتیجەی حکومڕانیەکە بۆمان دەرکەوت ئەو ئیتیفاقاتان و ئەو ڕێکەوتنانەی کە لە بینی یەکێتی و پارتی وەکو مەکتەبی سیاسی هەردوولا یاخود قیادەی هەردوولا ئیمزا کرابوو جێبەجێ نەکرا لە حکومەتە ئێتلافیەکەیە. لە چیا پارتی کەم تەرخەم بوو؟ ئێوە لە چیا کەم تەرخەم بوون؟ هەموو ململانەیەک، سروشتی هەموو ململانەیەک لە دنیا هەموو نیزاعێکی نێوان بە عەرەبی تەڕەفەین بێگومان کەم زۆر هەردوو لا تەقسیریان هەیە، وەنیە؟ منیش ئیمانم وایە قەت چەپڵە بەدەستێک لێ نادرێ، بەڵام من بۆ خۆم کەم تەرخەمیەکەی یەکێتی لەوەیە ئەبینمەوە کە بەڕاستی ئەبوو لە یەکەم وەختە ئێمە کە مخالەفەیەکمانەدی خلافی ئەو ئیتفاقی سیاسە بۆ دەنگمان بکردایە. من نمونەت بۆ دێنمەوە کە خەتای پارتیەگرم هەر لە بیدایەتی تەشکیلکردنی حکومەتەوە جەنابی سەرۆک وەزیران هەندێک مستەشاری بۆ خۆی دانا، مستەشارەکان سڵاحیەتی زۆری لە وەزارەتەکان ساندەوە دای بە ئەوان، یعنی تەرجمەکەی وا ئەکرێ وەکو بڕێ حکومەتێک لە ناو حکومەتێکە. بەڕێی من لە شتەکانی ئەخیر ئەوە گەورەتر بوو. ئەگەر ئەوەڵ ڕۆژ بانگتایە ئەمە نابێ، بە قەناعەتی من ناگەشتینە ئێرە. بەرەوکوێ ئەڕوا پرسیارەکەم ئەوە بوو، خۆتەزانی لە ڕابردوودا ئەگەر مادلین ئۆڵبرایتێکە بوو، ئەگەر ئەمریکا تەحەموسێکی هەبوو، ئەگەر هەرێمی کوردستان بە چاوی سۆزەوە ئەیان ڕوانی، بەڕاستی ئێستا حتا لە ئاستی ناوخۆش کۆمەلگای ئێمە وا بە سیاسی کراوە، جاران ئەدیبوون و سەر و شتەکان ڕۆڵێکیانە بینی. ئێستا ئەوانیش دابەش بوون بەسەر بەشێکی زۆریان، هەڵبەت هەمویان نا، بەسەر حیزبەکانە و تروسکەیەکی ئومێد هەیە بۆ ئەوەی کە هەوڵێک هەبێ دەرەکی ناوخۆیی یا نەخێر هەمووی هەر سەیرەکات. کاکە ڕەنجی، ینی با بیرەناریش ڕێی وەکو خۆم، ئەمە وەکو ڕێی شاڵاوە، ینی بیڵێم، ینی بە قەناعەتی من تروسکایی کەمە ئەگەر بۆ خۆمان ئیمانمان بە ڕێکەوتنەکە نەبێ، ینی بە قەناعەتەوە بەرەو ڕێکەوتنەکە نەچین. من درۆ لەگەڵا ناکەم، ڕێی تایبەتم هەیە. من لە ژنەی باڵای مفاوەزاتی بینی ئێمە و پارتی بووین. لە لای پارتیەوە کاک نێچیروان، کاک وشیار زێباری، کاک مەحموود، لە لای ئێمەشەوە کاک بافڵ، من کاک دکتۆر خەسرە و گوڵ محەممەد. لەوێش سێ جار ئەو برادرانە شایدن کە باسی ئەوم کرد، من گلەیم لە کاک مەسعود کرد. ئێستاش هەر ئەیگەڕێنمەوە بۆ عینەن حاڵەت. من قەناعەتم وایە ئەگەر جەنابی مامجەلال لە ژیانە بووایە و کاک مەسعود وەفاتی بکردایە، ئێستا مامجەلال بەدەردێڵێ یەکێتی ئەکرد بە قوربانی پارتی، یعنی لە باتی وەی کۆبوونەوەکانی لەگەڵ ئێمەیا بکردایە لەگەڵ برادرانی پارتییان کرد. بەڵام کاک مەسعود ئەوەی نەکرد، لە یەکەم ڕۆژەوە وەکو مقاتعەیەک، یعنی دەوری ئەو گەورەیەی نەبینی یاخود ئەو خەڵکانەی نەبینی ئەم لە ژیانی خۆیە
ڕەفیقەکانی کە لە جیلیا بوون ئەگەر منافسیشی بوو بن هیچیان نەماون. یعنی ئەوانەی کە لە تەمەنی ئەوە سیاسەتیان کردووە منافسی بوون هیچیان نەماون. ئەو تاکە کەس بوو کە ئەیتوانی بیکە بەڵام بەداخەوە نەیکرد. و ئێستاش حاڵەتێک هاتۆتە پێشەوە بەڕێی من مەسەلەکە قەناعەتە و بەداخەوە لێکترازانەکە زۆر زیاترە وەک لە نزیک بوونەوەک. کەواتە ئێستا پێ دوایە تەنیا ئەگەر لە ناوخۆیان هەوڵێکە بێ سەرۆک بارزانی ئەتوانێ ئەو ڕۆڵە ببینێت زیاتر لە هەر جیهەتێکی دەرەکی زیاتر لە هەر وەفد و دانووسانێک. کاکە ڕنج ئەزانی چی ئێمە کە ئەچین لە کۆبوونەوەکانە یان دوو بە دوو دانیشین هیچ لایەکمان عیبمان نییە، بەدەم یەکەوە پێیەکەنین بەعکسەوە قسەی خۆشیش و مجاملەی زۆری شەکەن لەگەڵ یەکتریا. بەڵام کە دێتە سەر مەسەلەی جێبەجێکردنی ئیتیفاقیەتەکان بەڕاستی ناکرێ. یعنی و من ڕەئیم وایە کاک مەسعود ئەگەر بیویستایە لە ئەوڵەوە دەیکرد، بەڵام درۆ لەگەڵا ناکەم ڕێی خۆمە زەحمەتە ئێستا بیکە. بەژمەینەتی کوردستانە تاڵاوەکەی چێژێ وەکو خۆت فەرموود ئێوە هەر پێکەنن لەسەر مێزەکە و لە نەتیجە ئەوەی کە باجەکەی ئەیا کاسبکارە خەڵکی قوربەسەرە و هەندێک کەسیش ڕای وایە کە هەردووکتان ئەم ململانەیە درێژ دەکەنەوە تا کاتی هەڵبژاردن و هەردوو لاتان ئیستسماری ئەماکەن. ئەمە ڕاستی تێدا؟ ئەزانی چی کە ڕەنج تەبیعەتی سیاست بەداخەوە لە مجتەمەعی ئێمەیە وای لێ هاتووە. ئێستا خەڵکی بێلایەن نییە. تۆ ملاحەزە بکە هەرچی ساید و پەیج و قەناتی تەلەڤیزیۆنی و یعنی ئەم وەسایلی ئیعلامیانەی کە هەیە هەر یەکە و لە شوێنێکەوە تەمویلەکرێ، هەر یەکە و لە شوێنێکەوە تەمویلەکرێ بۆ ئاگاداریت. یعنی حاڵەتەکە وای لێ هاتووە بەڕێی من ئێمە هەموو کەس نابێ بڵێ من براوە بووم، چکە دڵنیابە ئەم وەزعە بکەوێ لە چێ زیاترەکەوێ لەوەی کە دەسەڵاتی زیاترە. یعنی جارە میلەتەکە بۆ خۆی زەرری ئەساسیەکە ئەم هەموو خەباتەی کردو ئەم هەموو ساڵە نەگەیشتینەتە هیچ شتێک، گەیشتینە حاڵەتێک کە کیانێکی فیدرالیمان هەبێ، بەڵام بەداخەوە ئەم سراع و ململانانە مانگەیەنێتەوە خاڵی سفر و لە کەشتێکە ژوایە ئەوەی ساحیبی کەشتێکێ و نسبەی زیاتر هەیە ئەوە زەرری زیاترەکە. لەبەرەوە یعنی ئێشتان تروسکاییەک ماوە کە بڵێن بەرەو حەل ببرێ، بەڵام ئەو تروسکاییە ئایا ئەو خەڵکانەی کە تروسکایەکەیان لەلایە دێن و ئامادەن ئەو عملیاتە بکەن؟ من بۆ خۆم بەڕێی من زەحمەتە. گەیشتووەتە ڕێکەوتن و لە ناکاو قەزەیەک تێکی یابێتەوە؟ کاکە ڕەنج ئەزانی چی یعنی من باسم کرد، یعنی ئێستا وای لێ هاتوو مدەتێک ئێستا تۆم لاحەزە بکە لە لای برادرانی پارتی لە لای ئێمەش هەر ئەمان شت. یعنی وەکو بۆتە مۆدێل ئەوەی کە جنێ و زیاترەدا و هینەکە، یعنی سیرەکەی خەڵکی ئەو لایەنە ئەوی بەدڵ زیاترە. مع العلم ئەبێ ئێمە ڕاستە سراع و ململانێمان هەیە لە کوردستان، بەڵام لە دەرەوەی کوردستان لەگەڵ دەوڵەتەکانی دەوروبەرمانە لە بەغدا بەڕاستی بە دەردی کوردەکە ئەڵێ مەسلەیەکەی ئەڵێ موو بەبەینانە ناچێ، نابێت لە ڕێیەکان لە یەکدەنجی موو بەبینی نوێنەرانی خۆمان نابچێ بۆ ئەوێ. بۆیە من ڕۆژ نییە، یعنی مەسەلەن هەندێک سایدی داخەوە عەفو مەکەی من کەلیمەیەکی زۆر قۆڕ بەکارهێنم پڕوپوچ، یعنی بەکار ئەهێنن یعنی جنێودان جنێوی شەخصی، یعنی نازانم یعنی سەنعاتەکە ئەوەندە ڕەزیلە یعنی پیاو ناتوانێت زۆری قسەتە سەرکە. کاک شاڵاو جگە لە پۆستی پارێزگاری کەرکووک لە بەغا پارتی وێکێتی بەهۆی نەسازانیانەوە 70 بۆ 76 کورسیان 76 پۆستی جۆراوجۆریان لەدەست داوە. یعنی باز لە 200 ساکرێمانەی کە ئێڵام پۆستی زۆر کاریگەرن. یعنی پێدوانیە ئەمە ئینهیارە بۆ قەزەی کوردی، ئەمە تەراجعی کوردە لە بەغداش. من عەرزەکەم
دەستوری عێراقی حەقێکی چاکی دا بە کورد کە کەس هیچ وەختێک کورد لە زەمەنی دروستبوون و لە ئادەم و حەوای کوردەوە ئەم وەزعی بەخۆیەوە نەبینیوە. سەبەبەکەی چی بوو؟ سەبەبەکەی یەکدەنگی و یەکڕەنگی کورد بوو ئەو وەختە. ئەگەر لەبیرم بێ بە کاک مەسعودیش و مام جەلالیش کاک نەوشیروانیان ناردبوو بۆ ئەوەی نوێنەرایەتی هەردووکیان بکە لە زۆر وەختە. یعنی من دوعام ئەوە نییە ئەو حەفتا کورسیە و پۆستەی بەغدا با هەر بڕوە، ئەگەر هەرێمەکە بمێنێ با ئەویان بڕوە، بەڵام خەتەر لەسەر هەرێمەکە زیاترە وەک لە حەفتا پۆستەکەی بەغدا. بژاردەی دوو هەرێم بیری لێکەنەوە یا بیری لێ کراوەتەوە نەک ئێوە بۆ ئاگاداری لە لای ئێمەوە ئەملا چ ئەولا ئەخر کە ڕج نازانم بیری لێکراوەتەوە یان نا، بەڵام دوو هەرێم چی ئەڵێ عێراق قوبوڵیەتی دوایی دوو هەرێمی زەعیف. من بۆ خۆم یەکێتی بەلای کەمەوە 20,000 شەهیدی هەیە. ئەم شەهیدانە هەمووی خەڵکی بریندار، خەڵکی هیلاک، خەڵکی ماندوو، کەنەوە و مناڵ و ژن و سجن و فرمێسک و عەرەق و خوێن کە ڕژراوە بۆ یەکیانیە، بۆ دووکیانی و سێکیانی نییە. باشە ئەیوە ئەمەد کرد بە دوو بەشەوە، ئەی چۆن کەرکووک و شنگار و خانەقین و دابڕێنراوەکانی کوردستان ئەی ئەوانە ئیمان چیە بێ بۆی لەبەرەوە من کەواتە هەر کەس بڵێ وەکو کارگەڕی مەکتەبی سیاسی هەر کەس بڵێ یەکێتی ئیش بۆ دوو هەرێمیە کات هەرچەندە زۆر زەحمەتیشە، ئەگەر زەحمەت نەبووە ئەکرا بیری لێ کرایەوە یان نەخێر مەبدەئیەن ئەمە مەرفوزە و ئەمە قسەی سۆشیال میدیایە نەک قسەی یەکێتی. بۆ ئاگاداری بە قەنەعەتی من ئەمە قسەی سۆسیال میدیا نییە، ئەمە نەتیجەی ئەو سراعە ناخۆشەی بینی ئێمە و پارتیە کە خەڵک ئیتر بەدەردێڵێ ئەڵێ حەل چییە؟ یعنی بۆ ئەوەی شەڕ لێزانن ئێوە مستەحیلە. من ڕێیەکەی پێشوم جوابی ئەو قسەی ئێستاتە. ئێمە خوێنمان نەڕژراوە بۆ ئەوەی ببێتە دوو ئیدارەی و سێ ئیدارەی. کاگنە چیروانی شەڵێ ئەبێ بە هیچ هەرێمی خۆت تعبیرەکەی و بینی نەک دوو هەرێمی. بەڵێ جا منیش من عەرزم کردی من خەمی ئەو حەفتا و قسوورەی پۆستەی بەغدام نییە، من خەمی هەرێمەکەمە، چکە ئەوە هەر لە دەستچوو هەرێمەکەش لە دەستەچێ. باشە کونسوڵ و شتەکان چیەڵێن؟ جاران لەسەر ئاستی سەرۆکی وڵاتەکان لەگەڵ سەرۆک تاڵەبانی و سەرۆک بارزانی قسا کرا کە شتێکە بوو. ئێستا کونسوڵێک دەستێوەردانەکە لە ناو ماڵی کورد. کونسوڵ و شتەکان چیەڵێن کە ڕۆژانە لەگەڵ سەرۆکی حیزبەکانتانە کۆ دەبنەوە و لەگەڵ ئێوە کۆ دەبنەوە؟ کاکە ڕەنج من ئەمان ڕێی صرف ڕێی شاڵاوە، کەس نانی و پیاز بە هینی ڕێیەکەمەوە نەخوا لەسەر یەکێتی نیشتیمانی حسابی بکە. من بۆ خۆم ئیمانم بە ڕێی هیچ نە کونسڵێک نە سەفیری وڵاتێک نییە، چکە ئەو وڵاتانە مەساڵحی وڵاتەکانی خۆیان لە پێش مەسلحەتی میلەتی ئێمە و کوردبوونیشەوەیە. ئەوان هیچ چاوی کاڵی کورد معجب نین پێی، ئەوان مەساڵحیان هەیە لەم منتیقەیەیە، چێ مەسلحەتەکەیان ڕاگرێ ئەو مدەتە پاڵپشتی ئەوانەکەن هەتا مەسلحەتەکەی خۆیان جێبەجێ بێت. کە دەست بە پشتی ئێمە بە پشتی پارتی بە پشتی شوێنێکی کە ئەنێن هیچ علاقەی بە ئیدی کوردەوە نییە، مەساڵحی کوردەوە نیە. لەبەرەوە بۆ خۆم ڕێی هیچ کونسڵ و وڵاتێکم بەلاوە گرنگ نییە لە ڕێی خۆمان زیاتر. ئەگەر خۆمان هەبین بە قەنەعەتی من ئەتوانین مەساڵحی ئەوانیش ڕاگرین، بەڵام کە خۆمان نەبووین دڵنیا بە حکومەتی مەرکەزی لە کوردستان بەقوەترە. مەساڵحی ئەوان تورکیا زیاتر ئەتوانێ بیپارێزێ، ئێران زیاتر ئەتوانێ بیپارێزێ. باشە، بەڵام لەبەرەوەی هیچ کەسێکی با ئەو پرسیارە بکەم، خۆتەزانی سەرۆکی حکوومەت دەست پێشکەریەکی کرد بۆ ناردنی وەزیرەکان بۆ لای بەڕێز کاک قوبات تاڵەبانی. ئایا هیچ شتێکی
نەوترا و نەبیسترا و هەیە لە پشتی پەردەوە ئایا ئەگەری چوونەوەی تیم یەکێتی هەیە بۆ ناو حکوومەت؟ کاک ڕنج بڵێم ئەگەر نییە ئەوە ڕاست نییە، ئەگەر هەر هەیە بەڵام تۆ ناکرێت بەم دەست خەڵک بنێری، بەڵام بۆ بەیانی لە خواردنی ڕەمەزان نابوو جەژ نابوو مقابلەکەت بکەی بە خائین. تەبعانەوە قسەمان هەبوو بۆ ئەوە، بەڵام بەڕاستی مەسی زیاتری شێ کرد، بەس نەمانویست بیکەین چکە ئومێد هەیە، چکە مشکلەکان بەڕاستی ئەوەندە گەورە نین، بەڵام مشکلەکان عینادیە. عینادیە حکومەتی ئێتلافی ڕێی یەک حیزبی کە تیا بەشدارە، ڕێی ئەو کە ئەگەر حیزبە گەورەکەش بێ نابێ ئەو حکومەتە بە ڕێی ئەو بەتەنیا بەڕێوە بەرێ، چونکە هەموو حیزبەکانی کە تیا بەشدار بوون لە حەملەی ئینتیخابی خۆیانە وعدیان بەم خەڵکە داوە کە شت جێبەجێ بکەن، بەڵام تۆ دێی بەرنامەی یەکێ لە حیزبەکان هەڵبژێری و بیکەی بە بەرنامەی حکومەت، حتمما حکومەت حیزبەکانی تر قبوڵی ناکەن. لەبەرەوە من حەز ناکەم تۆزێک لەوە بەرەو تەفسیلم مەبە. بەڵام گۆڕانیش خۆ لە حکوومەتە بۆ نیگەرانیەکانی ئێوەی نییە، بۆ لە وەفدەکانایە، بۆ دەرەوەی وڵات، بۆ لە دانووسانەکانە هەیە. ئەوە لە گۆڕان پرسە، ئەوە لە گۆڕان پرسە، ئەوان من ناتوانم لە جاتی برادرانی گۆڕان جواب بدەمەوە. بە دەردی کاگنەشوان مستەلەحێکی هەبوو ئەیگوت ئێمە وەهای ئێمە بۆمان قبوڵ ناکرێ. ئەو مامەڵەی کە لەگەڵ ئێوە هەیە لەگەڵ ئەوانیش هەروایە؟ ئەگەر کاگنەوشیروان مستەلەحێکی هەبوو ئەیگوت ئێمە وەهاین. ئەجا من جوابەکەم بۆ ئەوە ئێمە وەهاین کاکە، ئێمە هەموو شتێکمان پێ قبوڵ ناکرێت چکە درەنگ هاتووی نەکەمیشمان هێناوە. باشە پێ دوانیە هەندێک کەس قەنەعەتی وایە بەڕادەیەک خەڵک لەم لێکترازانە نیگەرانە ڕەنگە ئەم جارە بیەوێ هێزی تر و دەنگی تر و خەڵکی تر تاقی بکاتەوە. پێ دوانیە هەردوو لاتان زەرەرەکەن ئەگەر ئەم لۆجیکە ڕاست بێت؟ کاکە ڕەنج بێبەرژیە هەتی و مەیلی هەتاوە. ئەمە بێناکرداری بەڕێوەبردننی ئەم وڵاتەیە کە خەڵک مەیلی بۆ لایکە ئەچێ. هەربی زەبت شعرەکەیە بێبەرجی هاتی و مەیلی هەتاوە. تێگەم، بەڵام حەق بە خەڵکەیە یان نا؟ حتمەن حەق بە خەڵکە درێت. چۆن حەق بە خەڵک؟ یەک شتێکت پێ بڵێم، دوکاندارێک یاخود خاوەن مەطعەمێک مەبدەئێکی هەیە ئەڵێ دائیمەن مشتەری لەسەر حەقا. ئێمە حکومەت بەڕێوە بین بە ناوی ئەوانەوە، دڵنیا بە ئێمە لەسەر حەق نین، هەر میلەتەکە لەسەر حەق. ێ باشە، کەواتە بۆ ململانەکانی خۆتان تێکەڵ بە کاروباری حکوومەتەکەن. مشکلەکە ئەوەیە ئێمە ئیتفاقێکی سیاسیمان هەیە بۆ بگاتە ئەوەی ئەم ئیتفاقە جێبێ، بۆ بگاتە ئەوەی موچەی پێشمەرگەی ئەیلول و شۆڕشی نوێ نەیرێت. ئاخر ئەمە خۆ کابرا بۆ کوردستانی کردووە، بۆ پارتی وێکێتی نەکردووە. کاکە ڕەنج ئەگەر لە بیرت بێ و ئەبزانم لەگەڵ جەنابەت بوو مقابلەیەکم هەبوو، وتم ئێمە مناڵ بوون یاریەکمانە کرد، دەستێکمان بە پشتی ڕەفیقەکەمانیان بە قۆڵیا کێشا ئەماود لە تۆ کوژایەوە. ئەو ئەبوو ڕاکاتەوە بە دواتە ئەی لا دەستەکە لێ بداتەوە بۆ ئەوەی بڕێ نەخێر لە تۆ کوژایەوە. من ئەم ئوسلوبە بە عەینەن یاری مناڵی ئەو زەمانەیەتەوە بەرچاو بۆ ئاگاداریت. بە قەناعەتی من کابینەی نۆ نەیتوانی ئەو ئامانجە بپێچێ، یان ئەو ئومێدەی کە درابوویە، ئەو ئومێدەی کە درابوویە بەداخەوە نەگەیشتە هیچ شوێنێک. باشە بە کاک قوبادیشەوە یامە بەستە بەتەنیا لە سەرۆکی حکوومەتە. یەک شەکە عەرزکەم، من بۆ خۆم درۆ لەگەڵا ناکەم. بە کاک قوبادیشم وتووە لە کۆبوونەوەیە من گلەیم لێی بووە، وتومە یەکەم ڕۆژ نەئەبوو بڕێی باددان بە خۆمانە بگری کە هەڵەیە کردیت ئەبێ لەوەیە بڕی ڕاوەسن، ئەمە هەڵەیە چکە بۆ ئەوەی هەڵەی دووهەمیش نایە بەسەریە. بەڵام کە تۆ بەردەوامە ڕاستە هەمووانەی غێری کاقوباد هەڵەیە. نا یەک شەکە عەرزکەم، عەفوم کە هیچ کەسێک معسووم نییە. یعنی ئەوە نییە یەکێک لە ژیانی خۆیان غەڵەت نەکە. باشە
بەڵام مشکلە ئەوەیە ئێستا من بۆ خۆم وەکو شەخص دائیمەن ڕەتفعلم لە هەموو فعلێک بەقوتر بووە، دائیمەن من کە شتێکەکەم یعنی ئەو فعلی بەرامبەر بەکرێ ڕەتفعلەکەم بەقوترە بۆ ئاگاداریت لەوانەیە قوبادی ژوابێ، بەڵام معنای ئەم عملیەتە علاقەی بە جێبەجێکردنی حکومەتەوە نییە، بڕیاری سیاسیە. بڕیاری سیاسی ئێستا وای لێ هاتووە لە دەست چەند کەسێکایە، بڕیاری سیاسی لە دەست چەند کەسێکایە لە دوای ڕاپەڕینەوە هەروە بووە. بەڵا لە دوای ڕاپەڕینەوەوە نەبووە، بۆ ئاگاداری مەکتەبی سیاسی پارتی دەسەڵاتی هەبووە، مەکتەبی سیاسی یەکێتیش دەسەڵاتی هەبووە. بەڵام ئێستا من بۆ خۆم بە برادرانم وت و بۆ خۆم قەتعی ئاخر دووسێ کۆبوونەوەم کرد. ئاخر کۆبوونەوە کاک فازل میرانی هاتبوو، لە دوای نان خواردن هاتە لام لەگەڵ ئەو کاک مەحموود ڕاوەستا بووین، وتی تۆ هیچ قسەیەکرد نەکرد، خۆ لێمان عاجز نی. وتم بەڕاستی پێت بڵێم لە ئەوە بۆ زێتی کۆبوونەوەکەم بەدڵ نەبوو، چکە کۆبوونەوە کە تۆ ئەیکەیت کاکە ئەبێ وەفدێک بێ کە قەرار بدا. بۆیە من قەرارمدا لە هیچ وەفدێکی بینی یەکێتی و پارتیان نەبم. وتم ئەگەرەتانەوێ ئێمە ڕێک بکەوین ئەبێ مەسرور بارزانی دابنێشێ لەو کۆبوونەوەیە یاخۆ ڕیاسەی و کۆبوونەوەیە بکە کە نوێنەرایەتی پارتێکە و لەم لاشەوە یەکێتی کاک قوبادیشی تیابێ و ئەجینا بەڕێی من ناگەینە نەتیجە، چکە تۆ بڕۆیتەوە بژاردن نەکرێت لە کاتی خۆیان کاکشاڵا بەس جوابم مێرەوە ئەگەر چونکە یەک دوو میوانم هەیە قسە لەواکەن ناکۆکیەکانی ئێوە کاریگەری لەسەر سمعی کورد لە ئەمریکا چییە، لە فەڕەنسا چییە، لە مەحفەلی دەولیدا چییە و دیدگای دەرێ بۆ کورد چییە؟ هەندێک گوێ لەوانیش بگری. سپاسە دەکەم. پاشەم ناوبڕات مەلای دکتۆر عادل باخەوان و دکتۆر بیلال لەگەڵم بمێننەوە. سپاسخانەکەم. بەڵە بەرەزان جارێک تر سلااوتان لەبێت. دکتۆر بیلال سلااو ڕێزم بۆ تەیە لە واشنتنەوە. گوێت لە قسەکانی کاکشاڵاو بوو، بە نیگەرانیەوە وتی ئەمە شەڕی ناوخۆی و بەس چەکەکان بەرز نەکراونەتەوە بەراورد بە ڕابردوو ڕۆژگارێکە ئێمە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا بووین، هەوڵی پەرتەوازە نەبوونیانەداین، ڕێکەوتنامەی واشنتۆنیان بە یەکێتی و پارتی ئیمزا کرد. ئێستا دیدگای ئەوان بەرامبەر بە کورد و ئەزمموی کورد چۆنە و لە سیاست و دیدگای تازانە بۆ عێراق ئەگەر ئێمە بەم جۆرە مامەڵە بکەین یا باشترە بڵێم پارتی وەکێتی ئاوا سیاست بکەن، ئایا ناچنە پەراوێزی احتیمامی ئەمریکیەوە؟ سەرەتا ڕێزم بۆ جەناب تومیوانەکان کاگڕنج پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە. پێم خۆشە کە شارەزای دەروون ناسیت هێناوە، چونکە بەڕاستی بەشێکی زۆری کێشەکانی هەرێمی کوردستان بەرگەی تەحلیلی سیاسی ناگرن، زیاتر پێویستیان بە چارەسەری دەرونی و نفسی هەیە. وەزانم لە قسەکانی کاکشاڵاویشە هەندێک ئاماژە بۆ ئاراستەیە هەبوو. معادلەی کوردستان و کێشەی کورد بە شێوەیەکی گشتی لە ئەمریکا معادلەیەکی ڕاستی ئاسانە، لەلایەکەوە دۆخێکی نێودەوڵەتی هەرێمی یەتە پێشەوە کە واگونجاوە کە هەرێمی کورد ینی کورتایە ببنە ئامرازێک یاخود ببنە کارکتەرێک. بۆ نمونە مەسلەی مافەکان لە دوای جەنگی ساردەوە هاتە ئاراوە، ئەمە دەرفەتێکی بۆ کورد هێنایە پێشەوە کە کەمینەیەک و زوڵمی لێکراوە، زوڵم و زۆرداری سەدام حسێن و ئەم سیستەمە نێودەوڵەتێ تازەیە بۆ کورد فرسەتێک بوو. فرسەتێکی تر بریتی بوو لە دوای 11 سپتامبەر کە جەنگ و دژی تیرۆر کە ڕۆڵێکی تایبەتیدا بە پێشمەرگە و ئەم ڕۆڵە هەتا داعشیش بەردەوام بوو، واتە ڕۆڵێکی نێودەوڵەتی هەیە کەوا کورد بتوانێت دەورێکی زیاتری تا ببینێ. ئەمە معادلەیەکی ئیقلیمی نێودەوڵەتی. معادلەیەکی داخلیش هەیەویشەوەیە کە کورد خۆی چنێک ئامادەیە ئیسفادە لەم قەیرانانە یاخود لەم فرسەتانە بێت. کاتێکەوە ڕژێمی سەدام ڕوخێ کورد ئامادە بوو کەوا بۆ نمونە دەوری پاشاسازی تا ببینێت. بەڵام سەیرەکەی کارکتەری ناوخۆی کوردی لەم ڕۆژە ئەوەی کە گۆڕاوە یەکەم توانای خوێندنەوەی معادلە نێودەوڵەتەکە و ئیقلیمیەکەی لاواز بووە. ئێستا دنیا بەرەو دۆخێکی تر دەڕوا، ئەمریکا لە ناوچەکە سەیری سعودیە بکە، سەیری رووسیا بکە، سەیری ئیمارات بکە، دۆخەکە گۆڕاوە
ئێران و سعودیە شەڕێکیان هەبوو ئیسەوە ئاشتە بنەوە کەچی هەرێمی کوردستان هێشتا هەر لەسەر مەزەبی ئێڕەقیب لێ ئەخوا بۆچی چونکە خەریکی ئەم شەڕە بچکۆلانانەیە توانای بیرکردنەوەی استراتیژی و خۆگونجاندنی لەگەڵ دۆخە تازەکانیە ئەمە بەشێکێتی ئەمریکاش هەمیشە لەگەڵ وڵاتانە بە دوو ئامراز تەعاملەکە گیان هێشتا یەکێتی و پارتی لە عێراقیبان یا من وا تێگەشتم ئەمەی کە ئیسە هاتوونەتەوە سەری گەڕاونەوە سەر عێراقیب واتە ئێمە جاران ئەمانوت دەبێت من قەناعەتم وایە بەجێهێشتنی عێراقیبە بەجێهێشتنی خەونەکانی دڵدارە خۆزگە عێراقیبیان بووتە ئەمە پشتکردنە عێراقیبە ئێستا عێراقیب تەنیا بووە بە جوڵاندنی دەم و زمان جاران بە دڵەوەترا مەبەستی من ئەوەیە لە نەوەتەکانە توانای کوردی بۆ خوێندنە بۆ نمونە کاتێکەوە زمانی کلینتۆن بڕیاری یاسای ئازادکردنی عێراق دەرکرا مامجلال و کاک مەسعود ئامادە بوون بێنە واشنگتن و سڵح بکەن بە شێتێکە ئەوەی ئەو فرسەت ئێوە لە دەرەوەن ئێوە لە دەریان بە تەنیا توێژەری ژنین لەگەڵ توێژینەوەیە خاوەنی خەمێکی گەورەن ئەزانم و ئەدناسم نووسینەکانت دەبینین لە ڕۆژنامە دەرەکیەکانی ئەمریکا و هەتا دنیای عەرەبیشدا باشە ئێستا ئەگەر ئێمە ئاوا بین چیمان بەسەردێ چونکە بەڕاستی ئێمە زۆر خۆش خەیاڵین ئایا یەکێتی و پارتی سەنگ و پێگەکەی جارانیان ئەمێنێ ئەگەر خەریکی ئەم خۆخۆریە بن میلەتەکە بەرەوچۆ بن و خۆیان بەرەوچۆ بن هەرێمەکە بەرەوچۆ ئەبن چیمان لەسەر دەڵێن ئەگەر خەڵکی تر بۆیان باس ناکا فەرموو ئێوە پێیان بڵێن کاگرانج وەڵامەکە زۆر ئاسانە نەخێر پێویست ناکەمێ باسی تەجربەی وڵاتی تر بکەین هەر تەجربەی هەرێمی کوردستان خۆی کاتێکەوە ئیشی باشی کردووە سیاسەتەکەی حەکیمانە بووە قازانجی کردووە سوودی کردووە وەکو ئاماژەم پێکرد لە هەر کاتێکیشا هەڵەی کردبێ بەرەو دواوە چووە و بەڕاستی ئێمە تەوقع نەکەین ئەمریکایەک لەو دوورەوە لە من و تۆ کوردانەتر بێ و کوردایەتی بکە و بێت هەر بە زۆر کێشەکانی ناوخۆی کوردستان چارەسەر بکە ئەگەر ئەم پشتە بەدەستی خۆی نەیخورێنی ناخورێنرێ ئەگەر کورد خۆی داوای هاوکاری بکە لەوانەیە ئەمریکا بتوانێت هاوکار بێ بەڵام ئەوەی من ئاگادارم تا ئێستا نەیەکێتینە پارتی داوای میانگیریان لە تەنانەت لە ئەمریکاش نەکردووە لە یوئێنیشا تەنها لە مەسەلەی هەڵبژاردنەکان ناکردویانە کەوادە هەر کەسە و بەڕای من قەناعەتی وایە کەوا لەم شەڕە ناوخۆیەی کە باس کرا هەستەکە خۆی براوەیە و بێمنەتە لەوەی تەنانەت داوای هاوکاری لە لایەنەکان بکەکەوا ڕۆژە لە ڕۆژان نێوبژیوانیەکێتی و پارتیان کردووە کاگرنج وەڵامێکی تی پرسیارەکەی جەنابەت ئەوەیە هەرێمی کوردستان چەند مقەویماتێکی هەیە بەشێکی مقەویماتی بە سوودبوونە واتە کەڵکی هەیە بۆ ئەمریکا دەیەوێت شەڕی داعش بکە بەبێ ئەوەی کەوا سەربازی ئەمریکی شەڕ بکە هاوکاری پێشمەرگە ئەکا پێشمەرگەی شەڕەکەی بۆ ئەکا ئەمە معادلەیەکی یعنی زۆر زۆر مەسلحیە بەڵام بەڕاستی بەشی دوای معادلەکە مەسلەی قیەمە مەسلەوەی کە کوردستان دیموکراسیە ئێستا بەڕاستی ئەوەی بە کوردستان بڵێ دیموکراسیەت ئەوە خۆڵی دەچاوایە کوردستان مافی مرۆڤی تایە ئێستا ئەوەتانی وەزارەتی دەرەوە دەڵێ لە کوردستانە مافی مرۆڤ بەرەو دواوە دەچێت و حکوومەتی هەرێم بەڕسمی گلەی لە قونسڵ ئەکا و هەندێک لە پەرلەمانتاران داوای گۆڕینی قونسڵی ئەمریکی دەکەن واتە جۆرێک لە غرور پیا بووە کۆمپانیای ئەکسان و کۆمپانیای شەڤرۆن دەهاتنە کوردستانەوە ئێستا کۆمپانیا گەورەکان دەرەچن و ڕۆزنەفت و HKN و DNO لە کوردستانە دەمێننەوە ڕۆژە لە ڕۆژان کوردستان کێشەی عێراقی پێ حەل دەکرا ئیسێمە چاوەڕێکی بشکم عێراق کێشەی کوردستان حەل بکە ڕۆژێک لە ڕۆژان کوردستان نمونە جوانەکە بوو کە لە عێراقا شەڕی ناوخۆ هەبوو شەڕی شیع و سونە هەبوو ئێستا هەرێمی کوردستان خەریکە لە ناو هەولێرە تازە بە تازە تەقینەوە هەیە و تازە بە تازە ئەم دڵی خۆشە ئێران قسفی کردووە ئەو دڵی خۆشە تورکیا قسفی کردووە واتە جاران ناوچەکە بەرەو خوارەوە ئەڕۆشت و هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە چوو ئیسە بەداخەوە ناوچەکە ئەوە سعودیە ڤژنی 2030 هەیە ئەوە ئێرانە ئاشتە بێتەوە نەوەوی هەیە سیلاحی بالستی هەیە ئەوە عێراقە بە هەموو مەشاکلەکانی خۆیەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش ئەڕوا بودجەی 3 ساڵی دەرەکە کەچی هەرێمی کوردستان ینی هەر باسی هەڵبژاردنەکانە کە جەنابەت عێراق تا ئیسە بۆ هەم کێشەی خۆیەوە هەڵبژاردننی دوانە خستووە ئێمە لە چ کاتێکا توانیوانە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکەین لە هەموو حکمی هەرێمی کوردستانە تەنها 2 ساڵ بۆ جەچۆتە پەرلەمان ئایا ئەمە خەتای بەعسە ئایا ئەمە خەتای داعشە ئایا ئەمە خەتای قاعیدەیە ئایا ئەمە خەتای ئەنفالە خۆ ئەکرێ ئەم کەلتوری کەوا هەر شتێک غەڵەت بوو ئێمە بکەینە خەتای خوا و پێغەمبەر و عەرەب و دین و نازانم بەغا و هەر جاری خەتای کەسێکە بەڕاستی وەختیەوە هاتووە کە بەجددی سەیری ئاوێنەکە بکرێ بڵین ئایا هەڵەی خۆمان لەکوایە ئەم شعر و شتانەی کەوا لە زمانی حاجی قادری کۆیەوە باسەکرێت جەنابەت ئاماژەت پێ کرد کاکشاڵا شعری خوێندەوە بەڕاستی وەختی هاتووە جارێکی تر ئێمە بگەڕێنەوە سەر خوێندنەوەی خۆمان لەکوێ هەڵەمان کردووە
ئەگەر قەزیی فەلەستینی لە ئەمریکا و لە عالەمی عەرەبیا بەرەو دواوە چوو بێت باشە وەکو ئەبێ قەزیەی توێژەرێک کوردی بەرەو کوێ ئێستا بڕۆ. ئەبێ پارتی چی بکایەکێتی چی بکات؟ بەڕای من بەشێکی کێشەکە کاکشاڵاویش ئاماژەی پێکرد من متفقم لەگەڵی جاران کێشەی سیاسی و حیزبی و مەصالح و پارە و چەک و ئەمانە بوو. ئێستا ئەم کێشانە چارەسەر نەبوون بەڵام کێشەی نفسی و تووڕەبوون و ئەمانە هاتۆتە ئاراوە یعنی هەمووی هەر کوێخایە تەجربەی سیاسیان نییە چاویان کردوتەوە ڕئیسی بەڕووبەحرن ئەمەوە ئاکات کە قابلیەتی تەنازل بەڕاستی لای ئەم لایەنانە کەم بێت و ئەمریکاش تا ئێستا بە نەسیحەت هێناوێتی لەلایەکی ترەوە جارجار ئەبینی مەسەلەن ئیسە خەریکە نامەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دەدێتە بەرپرسانی حکوومەتی هەرێم بۆ منە بەرپرسان دێنە هەولێر کەسانێکە بینن کەسانێکی تر نابینن ئەمانە بەڕاستی دەبێت خوێندنەوەی جدیان بۆ بکرێت بەڵام دەگاتە ئاستێک کە ئیتر لێرەش جۆرێک لە بێزاری دروستە بێت بە تایبەتی لە کاتێکا کە ئێستا بەغا بەڕاستی زۆر بە گەرم و گوڕی بەدەم واشنگتنەوە دێ هەندێک لەو لایەنانەیەکەوە لە لیستی تیرۆران ئیسە داوای ئاشبوونەوە لە هەرێمی کوردستانەکەن کەچی بەرپرسانی هەرێمی کوردستان شەڕ بە ئەمریکا و شەڕ بە فەڕەنسا و شەڕ بە ئەوروپا دەفرۆشتن جۆرێک لە غورور پەیدا بووە کە بەڕاستی من تێی ناگەم بۆیە جارێکی تر پێم خۆشە کە خەڵکی دەرون ناست هێناوە. باس دەکەم. بەڕێز دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق لە دەرێ وەزعمان چۆنە و لەسەر ئاستی عێراق بۆ خۆتە زانی تا ڕادەیەک ئەم ئارامیە ڕێژەیەی لەگەڵ هاتنە سەرکاری سۆدانیدا بۆ خۆتە زانی بەڕاستی بەرهەمی دەستێوەردانی ئەمریکیە و لەوە ئەچێ دیدگایەک هەبێ بۆ مامەڵەکردن لەگەڵ عێراقێکی تازە کورد لەم عێراقە تازەیەدا چ سەنگ و پێگەیەکی هەیە؟ من لە هەندێک بەڵگەنەویستەوە دەست پێ بکەم. بەڵگەنەویستی یەکەمیان ئەوەیە کە ئەو گرنگی و بایەخەی کە بە هەرێمی کوردستانە درێت لەبەر ئەوە نییە کە کوردستان دۆستی هەیە دۆستی هەمیشەیی هەیە لەبەر ئەوە نییە کە ئەمریکیەکان کوردیان خۆشەوێت یاخود ئەوروپیەکان و فەڕەنسیەکان یا وڵاتانی کەندا و کوردیان خۆشەوێت بۆیە لە کوردستان شتی وا بوونی نییە لە نێو پەیوەندی نێو دەوڵاتەکانە کە ئەوان ئێستا لە کوردستانن لەبەرەوەی کە کۆمەڵێک بەرژەوەندی بابەتیان هەیە لە هەرێمی کوردستانە و ئەو بەرژەوەندی بابەتیانە لە 2023 هەتاوەکو ئێستا بەردەوامە و لە سەرشاری ئەو بەرژەوەندی بابەتیانەوە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەکەن ئەوە خاڵێکە حەقە لای هەمومان ڕوون بێت واتە هەرێمی کوردستان باسی پارتی ناکەم چونکە بەداخەوە ئێستا وای لێ هاتووە یاریەکە ئەوەنە ناشرین بووە کاتێک باسی هەرێمی کوردستانەکەیت یەکسەر لە یادەوەری دەستە جەمعی جەماوەریە ئەوە دروست بووە کە تۆ باسی یەکێتی و پارتیەکەی نام باسی هەرێمی کوردستانەکەین هەرێمی کوردستان بریتێ لەو لادیانش کە دەستی کەسی پێناگات بریتێ لەو کرێکار و ڕەش و ڕوتانەی کە ڕۆژانە ناتوانن سکیان پڕ بێ هەرێمی کوردستان وەکو ناوچەیەکە هەرێمی کوردستان تا ئێستا ئەو پێگە ستراتیژیە بابەتی هەیە بۆ وڵاتانی سیستمی جیهانی هەر لە واشنگتۆنەوە بیگرە هەتاوەکو ئەگاتە پاریس ئەو بەڵگەنەویستی یەکەم بەڵگەنەویستی دووهەم من لەم ماوەی ڕابردووە هاتمەوە هەرێمی کوردستان نزیکەی 2 سەعات لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێمی کوردستانە دانیشتوم بۆ ئەوەی لە گرفتەکان تێبگەم بزانم گرفتەکان لەکوایە 2 سەعات لەگەڵ جێگیری بەڕێز جێگیری سەرۆکی هەرێمی کوردستانە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە دانیشتوم هەردووکیان بەجیا لەگەڵیان دانیشتوم بە هەموویە تقریبا 4 سەعات لەگەڵیان دانیشتوم ئەتوانم زۆر بە ڕاشکاوی پێت بڵێم و بە بینەرانی بەرنامەکەت بڵێم کە هیچ گرفتێکی ستراکتۆرال و ستراتیژی وا نابینم کە پارتی وێکێتی لە یەک جا بکاتەوە هیچ گرفتێکی ستراتیژی گەورە وا نابینم کە پارتی وێکێتی ڕێگر بێت لەوەی کە پارتی وێکێتی لەسەر مێزی گفتوگۆدا بنیشن لە نیو سەعاتە کۆتایی بە گرفتەکانیان بێن پێتەڵم لە نیو سەعاتە پێشت ناڵم لە سەعاتێک یا لە ڕۆژێک یا لە هەفتەیەکە بە نیو سەعات ئەتوانن گرفتەکانیان کۆتایی ببێن چونکە گرفتەکان زۆر بچووکن یعنی گرفتی مەسەڵەکە کە بۆ دانانیشتن مەسلحەتیان لەمەدا سیرکە بابەتەکە زۆر ئاڵۆسترە لەوەی کە بڵین بەرژەوەندیان لەوایە کە پارتی وێکێتی بەیەکەوە دانەنیشن و نایانەوێ گرفتەکانیان چارەسەر بکەین ئەگەر بێت و ڕۆشنبیرێکی پۆپلیست و خەڵک کەشینی ئەوە کا بەیەکەوە دابنیشن خەڵکیان گەیانێتە ئاستێک لە وڵاتەدا لەبەر
لەبەر شینی هەریسەکەیە. خەڵک بەڕاستی بە سەراحەت پێت بڵێم خەڵکە یەکێتی و پارتی تا ئەم دەقیقەیەشەوە کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان گوێی لە قسەکانمە و مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانی شەم داوەت کرده بوو ڕەنگە لە بەرنامەکانی ئایندە لەگەڵ مابن والحاصل بە هەر هۆکارێک بێ بەداخەوە ئامادە نەبوون. بەڕاستی خەڵکە لە پارتی وەکێتی تا ئەم دەقیقەیە سەرڕای هەموو ئەو قسە و ململانیانە خەڵکە لە بەس بۆ گۆشتی خێرد و ماڵن. ئەگەن مەسلحەتەکانیان بەڕێک و پێکی وەکو جارانە ڕوا ئەوەی کە قوربەسەر بووە خەڵکی فەقیروە ژارە. ئەی خەڵکێک هەیەڵێ ئەی سبەینێ بە چ ڕوویەکەوە داوای دەنگ لە خەڵکەکەن. چۆن باسی نیشتیمان و خوێنی شەیدان و پێشمەرگاکەنەوە لە کاتێکە ململانەی کورد بگاتە ئەوەی پێشمەرگەی شۆڕشی پیرۆزی ئەیلول بە دوای دنیای فشاری میدیایی و خەڵک اینجا مەعاژۆر بگرێ پێشمەرگەی شۆڕشی نوێی کورد بەو نەهامەتیە پێشمەرگاتی کردو و گەنجێتی خۆی داناوە بۆ نیشتیمانەکەی بگاتە سەر موچەکەی ئەویش عادل یعنی چۆن شتی ستراکتۆرال نییە. ئەمە لای خەڵک ئەگەر مەسەلەیەکی هەڵێ بە گاڵتە بەردەگرنە بۆقەکان بەڵام بۆقەکان بەڕاستی ئەمرن. من احترامم هەیە بۆ جەماوەری و میلەتەکەمان ئێمە بۆقنین بەس خەڵک بەڕاستی مردووە لە بینی سراعەکانیانە. لە وەڵامەکەی من ڕەنگە وەکو پێویست نەگەشت پێ بەجەناب کاتێک ئەڵێم گرفتەکانی نێوان پارتی وێکێتی ستراکتۆرال نین. گرفتەکانی کۆمەلگا گرفتی ستراکتۆراڵن. کاتێک موچەخۆرێک ناتوانێت موچە وەربگرێت، کاتێک دایکێک ناتوانێت شیر بۆ مناڵەکەی بکڕێ، کاتێک بێکارێک ناتوانێت دەستی لە کار گیر ببێ، کاتێک جیاوازی نێوان خواری خوارەوەی کۆمەلگا لە کوردستانە لەگەڵ سەرەوەی کۆمەلگا 347 ساڵە ببوورە 343 ساڵە ئەوە کارەساتی گەورەیە. ئەوە گرفتی ستراکتۆراڵی پێ ناوترێ کاکە ڕەنج. ئەوە کارەساتی زۆر گەورەیە کە ڕوبەڕووی کۆمەلگای ئێمە بووەتەوە. من باسی ئەوە ناکەم وا دیارە وەڵامەکەی من نەگەشتەوە. من پێدەڵم گرفتەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دوای دیالۆگی من لەگەڵ کەسی یەکەمی هەردوو حیزبەکە لە ناو حکوومەتە گەشتومەتە ئەو قەناعەتەی کە گرفتی ستراکتۆراڵ نییە، گرفتی ستراتیژی نییە، گرفتی گەورە نییە. کۆمەڵێک گرفتن کە ئاتوانن لە ماوەی نیو سەعاتە چارەسەری بکەن. نازانم ئەم قسەیە بەوازحی ئەگاتە تۆ یان نا. لەبەرەوە ئەمەوێ بڵم ئەوەش یەکێکە لە بەڵگەنوویستەکان با ئێمە خۆ دەزانی من کەسێکم زۆر جار ڕەشبینم، بەڵام لەم ئاستا کە پێت ئەڵێم گرفتەکان ئەوەندە گەورە نین کە چارەسەر نەکرێن ئەمە ئەزانم باسی چیەکەم. یعنی ئەگەر بێت و تۆ منت وەکو ڕۆشنبیرێکی پۆپلیست بوێت بتەوێت کۆمەڵک هێرش بکەمە سەریان ئەمە زۆر ئاسانە بیکەم. بەڵام ئەگەر ڕاستەکەت پێ بڵم بتەوێت دەست لە واقعە کۆنکرێتەکە گیر بکەی واقعە کۆنکرێتەکە ئەوەیە کۆمەڵێک گرفتی تکنیکی هەیە لە نێوان پارتی وێکێتیە بە نیو سەعات دەتوانن چارەسەری بکەن. ئەو خاڵی دووەم. خاڵی سێهەم ئەمەوێ بە خێرایی بڕۆمە سەری ئەوەیە کە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەرامبەر لە بەردەم گۆڕانکارێکی زۆر گەورایە. ئەو گۆڕانکاریە لە عەرەبی سعودیەوە دەستی پێگرتووە هەتاوەکو وەگاتە کۆماری ئیسلامی ئێران و عێراق و هەرێمی کوردستانیش لەناو ئەو گۆڕانکاریە گەورانن. ئەگەر بێت و هەرێمی کوردستان بەرزووترین کات پێتەڵم بەرزووترین کات بە خێرایی ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا محەممەد بن سلمان لە پشتیوێتی لەگەڵ سەرۆک ڕەییسیا بە خێرایی ئەو گۆڕانکاریانە وفریای خۆی نەکەوێت بە دڵنیاییەوە ئەکەوێتەوە ناو پەراوێزەکان سەرڕای ئەوەش کە پێتەڵم تا ئێستا وڵاتانی سیستمی ئەنتەرناسیۆنال بەرژەوەندی بابەتیان لە هەرێمی کوردستانە هەیە، بەڵام ئەو بەرژەوەندی بابەتیانە ئەکرێ بگۆڕێت. بەڵگەنەویستی چوارهەم دوای ئەوەی تر ئەوەستم بۆی پرسیاری خۆت بکەی ئەوەیە کە ئێستا لە ئەوروپا و بە ئەمریکاشتەوە دکتۆر بیلال باسی کرد، بەڵام بە تایبەتی لە ئەوروپا کە من ڕۆژانە گفتوگۆم لەگەڵ هەم سینگتانکەکانە هەیە هەم دیپلۆماتەکانە هەیە پێت بڵێم چەند بەرژەوەندی بابەتیان لە هەرێمی کوردستان هەیە ئەوەنەش ماندووبوون وشەی ماندووبوون تێبگە کە ئەڵم چی کاکە ڕەنج ماندووبوونێکیان هەیە بەدەست هەرێمی کوردستانەوە، ماندووبوون لە ئیدارەکردنی کێشەکان لە ئیدارەکردنی گرفتەکان. چونکە ئێستا من چەند ئەزانم گرفتەکانی نێوان پارتی وێکێتی میکرۆن بچووکن زۆر بچووکن، ئەوانیش ڕێک وەکو من ئەزانن کە گرفتەکان زۆر بچووکن، بەڵام ماندووبوونەکان لەوایە کە تێناگەن بۆچی پارتی وێکێتی بۆچی دەستە بژێری هەرێمی کوردستان
ئەو مەوعیدەی کە هەیەە لەگەڵ مێژووە ناڕۆن بۆ مەوعیدەکەیان لە پشتی مەوعیدەکەوان بۆچی کاک دکتۆر ئەگەر گرفتەکان بچووکن بۆچی هەڵبژاردن هەتا ئەم دقیقێش طبعا من دوای جەنابت و ئەو دکتۆرە بەڕێزانە حەزەکەم ئەوانش میوانی کاکشاڵاویشن و میوانی هەمومان و میوانی بینەران دوای ئەوە ئەچمەوە لای کاکشاڵاو هەڵبەتە قسەی لەسەر قسەکانی ئێوەشەیە ڕەنگە تێبینیشی نووسی بێ لە لای خۆی ئەوەتانێ لە تورکیا هەزاران کەسیان لێ مردووە هەڵبژاردنیان دوانەخست یەکێکی وەکو ئەردۆگان بە ڕەغمی هەموو ئەوەی کە ئەو ڕەخنانەی کە لە تورکیا هەیە لە ڕووی پاشەکشەی دیموکراسی لە ڕووی مامەڵە و سیاسەتیان لەگەڵ کوردەوانە بەڵام کە ڕەنگە ئەم بوومە لەرزە کە مەرشکێن بێ بۆ حیزبەکەشی بەڵام نەبوو بەهۆی دواخستنی هەڵبژاردن ئەزانی تۆ تا ئێستا زانی هەڵبژارد نەکریانە هیچ کەسێک لە کوردستان نازانە بە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانیشە بە حیزبەکانی دەسەڵات خۆشیانەوە ئەی گرفتێک کە بە نیو سەعات چارەسەر ببێ بۆ سومعەی میلەتێکی لەسەردا بنێن خۆتە زانی وڵاتێکە هەڵبژاردن دوا بخا لە ئەوروپا گەورەترین علامەتی استیفامیەتە سەر وانە زانی چۆن پرسیارەکەی تۆ پرسیارێکی تەواو لە جێگەی خۆیەتی بەڵام بۆ کورتیەکەیتەوە لە هەڵبژاردنە بۆ باسی نوێنەرایەتی کورد لە بەغا ناکەی بۆ باسی چۆنێتی ئیدارەکردنی سیستمی ئابووری ناکەی بۆ باشی پەیوەندەکانی کەی ئارژی حکوومەتتی هەرێمی کوردستان لەگەڵ دەرەوە ناکەی لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ وڵاتانی کەندا و بۆ باسی هەموو ئەزانی هەموو ئەمانە پەیوەندیان بەیەک شتەوە هەیە گرفتەکە ئەوەیە کە ئێستا دەستەبژێری کوردی لە هەرێمی کوردستانە لەسەر کۆمەڵێک حرام و حەڵاڵ ڕێ نەکەوتون ئەوانەی کە حرامی کوردین کە نابێ بە هیچ شێوەیەک لێیلا بدەن تێگەشتی فەڕەنسەکان من هەمیشە لەسەر ڕوودا و دووبارەیەکەمەوە پندێکی پێشینانی زۆر جوانیان هەیە کە ئەڵێن جلە پیسەکانی خۆمان لە ماڵ خۆمان ئەشوین نایبینە دەرەوە نایبینە دەرەوە گرفتی ئێمە ئەوەیە لەبەر ئەوەی هێڵی سوورمان نییە لەبەر ئەوەی ئێمە تۆ من لە تۆ پرسم بەرژەوەندی قەومی هەرێمی کوردستان چییە بەرز بەداخەوە ئێستا وای لێ هاتۆ بەرژەوەندی ئەمنی قەومی هەرێمی کوردستان بۆ پارتی شتێکە بۆ یەکیشتی شتێکە بۆ کۆمەڵ شتێکە بۆ گۆڕان شتێکە بۆ نەوەی نوێی کورد تۆ سیر کە کاکە ڕەنج لە بەغا تۆ چوار بلۆکت هەیە بلۆکی پارتیت هەیە بلۆکی یەکێتیت هەیە بلۆکی نەوەی نوێت هەیە بلۆکی ئیسلامەکانت هەیە لە کاتێکە ئەو 64 کورسی کە هەمانە لە بەغا ئەگەر نوێنەرایەتی خەون و بەرژەوەندەکان و ئیرادە و خەیاڵدانی کۆمەلگای کوردی و نەتەوەی کورد و گەلی کورد و پێکهاتەی کورد لە عراقا بکەن بە دڵنیایی و ئەتوانن کاراییدا بنێن بەسەر ئاراستە ستراتیژەکانی نەک هەرێمی کوردستان بەڵکو هەموو عراقیشەوە بەڵکوان بەڵام نایکەن بۆ نایکەن لەبەر ئەوە کە ئێمە ببوورە ئەو ڕستەیت با کۆتای پێبێنم لەبەرەوەی ئێمە ئەسڵەن ڕێکەوتنێکمان نییە لەسەر ئیدارەکردنی هەرێمی کوردستان بۆ نمونە 16 ئۆکتۆبەر بێنە 16 ئۆکتۆبەر لە خەیاڵدانی دەستە جەمعی پارتیا پێناسەیەکی هەیە لە خەیاڵدانی دەستە جەمعی یەکێتیا پەیوەندی بە کۆماری ئیسلامی ئێرانەوە بە تورکیاوە هەموو پێناسەکانمان کاتی ئەوە هاتووە بات پێت بڵێم ئێستا کاتی ئەوە هاتووە کە پارتی وێکێتی گەورە بن گەورە بەداخەوە تا ئێستا من پێم وایە دەستەبژێری سیاسی کوردی لە قۆناغی گاوەکیە و پێی نەگرت دەستخۆش دکتۆر دواتر ئەو جملەیە هیوادارم من ئاراستەی کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەمەوە کاتی ئەوە هاتووە پارتی و یەکێتی گەورە بن مەبەستی بە معنا شعبیەکە نیە کاک شاڵاو کاڵە گەورە بن مەبەستی ئەوە گەورەتر بەقەدەر حەزمی نەهامەتیەکان بیر بکەنەوە پاش ئەم ناوبڕا لە ڕای دکتۆر هەژار وەرەگرم جگەلەوەی کە دەروون ناسا دکتۆرێکی دەروون ناسا لە هەمان کاتدا بەڕاستی پێشمەرگەی دێرینە بەم وڵاتەوە هیلاک بووە و بێجگە لەوەش بەڕاستی خەم و شرۆڤەی سیاسیشی هەیە دوای ئەماچمە خزمەت دکتۆر هەژار و هەڵبەتە جەنابی دکتۆر جوان و جەنابی دکتۆریش اینجا دوای ئەوە هەندێک گفتوگۆی تری سیاسی لەگەڵ کاک شاڵاوەکەم بەڕێزان پاژەم ناوبڕە لەگەڵم منەوە سپاسانەکەم زانین بینەرانی بەڕێز ئەمەی کە وەکو یاری سیاسیەکان سەیریەکەن ئێستا دکتۆر هەژار بۆمان باسەکات چەند خەڵک تووشی سترێس و قەلەق و نەخۆشی دەرونی بووە دکتۆر لە تەنیشتمەوە تەشریفی ناوە باسیەوە کات کاریگەریەکی لەسەر بازار کردووە لەسەر عقارات کردووە لەسەر بێئومێدی کردووە ئەوە دیسان تازە بە تازە وەجبەی کورد لە بیلاڕووسیا گیرا دیسان ئیجە دەست پێکاتەوە خنکان دەست پێکاتەوە خوا نەخواستە اینجا دکتۆر لە ڕووی کۆمەڵایەتیەوە
وەکو دکتۆراکی لە دەروناسی کۆمەڵایەتیە باسی ئەومان بۆکە چۆن لێکترازانی کۆمەڵایەتیان دروست کردووە ململانەی ئەم حیزبانەی کوردستان لەگەڵم بمێننەوە یەک دوو ناوبڕ و ئەگەڕێنەوە. سڵاو بینەرانی بەڕێز دکتۆر هەژار عوسمان سڵاو ڕێزم بۆت هەیە وەکو پزیشکی پسپۆڕی دەرونی چ پەیوەندیەکی ڕاستەوانە دەبینی لە نێوان ئەو حاڵەتە دەرونی و نەخۆشیە جۆرا و جۆرانەی کە خەڵکی ئەم وڵاتە دێتە لات و تووشی بووە و دەیبینی لەگەڵ واقعی سیاسی و نادڵنیایی و نائارامیەکەی هەرێمی کوردستان؟ زۆر سپاس کاک ڕەنج سڵاو ڕێزم بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی ڕووداوە بۆ بەشداربوانی ئەم بەرنامەیە. ئێمە لە دەروونناسیە دوو زاراوەمان هەیە کە گرنگە لەم پەیوەندیە باسیکەین. یەکێکیان پێی ئەڵێن ماکرۆ تراوما، یعنی ئازاردان و برینداربوونە گەورەکان کە ڕوئەیە. ئەگەر باسی باشووری کوردستان بکەین ئەمە لە میلەتەکەمان ڕوویاوە ڕووداوە جەرگ بڕە گەورەکانی وەک ئەنفال و چیما بارانکردنی هەڵەبجە و کۆچ و ڕە و کۆڕەوی گەورە و شکستی شۆڕشی ئەیلول و ئەمانە هەمووی ماکرۆ تراومان، یعنی کە بووە بەهۆی ئازاردانی سەدان هەزار ئینسانی کورد و بگرە ملیۆن ئینسانی کورد. ئەوانە تێپەڕیوە. ئێستا ئێمە لەو قۆناغانین لە ڕاستیە، ئێمە لە قۆناغی مایکرۆ تراوماین کە جۆری دووەمی تراومایە، یعنی برینداربوونە ئازاردانە دەرونیە بچووکەکان کە ئەتوانم بڵێم وەکو دەرزی ئاژن وایە بەردەوام ئەدرێ لە ئینسانی کورد لە هەرێمی کوردستان. نمونونەکان لە ڕاستیە زۆرن. هەر لەوە دەست پێ بکەین لە نزیکەی ساڵی 2013ەوە دامەزراندنی دەرچوانی زانکۆ پەیمانگەکان نەماوە. ئەوەی کە پێڵن هەلی کار و بازاڕی ئازاد بێگومانە بێ هەلی کار دابین کە ئەیبینین زۆر هەلی کار کەمە و ئێمە گەنجێکی زۆرمان هەیە کە بێ ئیشە یا ئەوانەشی کە ئیشیان هەیە ئیشەکەیان یعنی ئیشێکی جددی نییە و ئەوانیش هەر جۆرێکن لە بێ ئیشی ئەوەی کە پێڵێن بەتاڵە المقەنعە یعنی داپۆشراو. جگەلەوە ئێمە چەندین هەزار مامۆستامان هەیە کە بە خۆبەخش یا وەکو وانەبێژ یا وەکو بە گرێبەست ئیشەکەن کە ئەبینین ئەمانە بەردەوام کێشەی ئەویان هەیە کە موچەکان ئەدرێتێ یا نایەندرێتێ دا ئەمەزرێنرێن لە پاداشتی ئەو هەموو ئیشەی کە کردویانە یا دانامەزرێن. جگەلەوە هەزاران کارمەندی پزیشکیمان هەیە، هەزاران دەرچووی کۆلیجی نێرسینگمان هەیە کە ئەمانش بە هەمان شێوە دانامەزرێن. یعنی لە ڕاستیە تەنیا یەکەمی زانکۆکانی کوردستان دامەزرێن، ئەویش لە 2017 ئەوانەوە دامەزرێن. جگەلەوە ئێمە کێشەی گەورەی نەبوونی دڵنیایی تەندروستی تەمینی سەحی ئەیبینین، یعنی لە عێراقا بەگشتی لە باشووری کوردستانیش وەکو بەشێک لێی کەرتی گشتی کە نەخۆشخانە و بنکە تەندروستیەکانی حکومەتە تا ئێستا دەوری دڵنیایی تەندروستی بینیوە. بەڵام ئەمانە پێ وایە نەتیجەیە؟ ئەمانە هەمووی نەتیجەی سیاسەتی هەڵەی دەسەڵاتی کوردیە بێگومان و ئەمانە کاری کردوتە سەر هەموو تاچێکی بەرجەستە مەسەلەن لە ناو گەنجانە لە ناو بەتەمەنەکانە مەسەلەن گەنجێک کە ئێستای ناڕۆشنە و ئایندەی نادیارە کە ساڵی 40,000 کەس ئەخرێتە سەرجادە بە وەرەقە و شەهادەوە و بەبێ ئیش. ئەمانە لێکەوتە دەرونیەکانی کە ڕۆژانە لەمسی بکەی کە بەری بکەوی حاڵەتی دەرونی هەست پێەکەی. ئێستا هەفتەی پێشوو میوانێکی دەروونزانم وتی 400 کەس لە هەولێر پشکنینی ورد گفتوگۆی لەگەڵ کراوە. لە 400 کەس یەک لە سەرسەی تووشی خەمۆکی بووە و لە ڕووی کۆمەڵایەتی و ئەمان توێژینەوەی تریان هەیە وەنا باشە. شتی ئاوا مەلموس هەستی پێەکەی حاڵەت لە ناو گەنجانە لە ناو بەتەمەنەکانە نادڵنیایی بەرە و ئینهیاری دەرونی بەرە و ئیکتئابی بردبێ.
بەڵێ بێگومان لە ڕاستیە ئەوەی کە ئێستا ئێمە ئەمڕۆ لە تاشی کورت ئەیبینین لە هەموو قوربانەکانی ئەم شکستی ئەم سیاسەتەی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە دوای ئەوەی کە پێی ئەڵێن سیاسەتی نەوتی سربەخۆی هەرێم ئەوەیە کە زۆر خەڵک ناومێد بووە، غەمبارە، دڵتەنگە و بەردەوام نیگەرانە و دڵنیانیە لە ئایندەی ناڵێم ئایندەیەکی دوور بڵێ 5-6 ساڵی تر چی لێیە ژیانی بگرە هەر لە ئایندەی ڕۆژانەی لەم ڕۆبۆ سبینێ ئەم مانگ بوو ئەو مانگ ئەوە تا ئەیبینین ئەوەی کە پێی ئەڵێن موچە یعنی هەتا ئێستا هەمیشە بەردەوام ئەم نیگەرانیە هەیە و ئەوەش لەوا ئەیبینین بەڕاستیەوە بە اختصاسەکەی خۆتەوە مەسەلەن ئەوانەی کە سەردانت دەکەن چه حاڵەتێکی نامۆ هەست پێەکەی ئێمە میلەتێکی لە ڕووی دەرونیەوە جێگیرین چه حاڵەتێک هەست پێەکەی ئێستا شتی تازە قەزەی تازە ئەگەر ئەمەندە وەزعەکە ناجۆر بێ هەڵبەتە استقراری ناجێگیری هەلومەرجی دەرونی و کۆمەڵایەتی لێکەوتەی نەخۆشی و حاڵەتی دەرونی لێکەوێتەوە هەستت پێ کردووە؟ بەڵێ سەیریکە لە ڕاستیە گەلی کورد ئینسانی کورد ئەوەی من بۆم دەرکەوتەوە دوای نزیکەی 35 ساڵ ئەزمموی دەرووناسی ئینسانی کورد ئینسانێکی ژیاندۆستە و بەگشتی ئینسانێکی کۆڵنەدەرە تێکۆشەرە و تا ئاستێکی زۆریش گەشببینە بەڕاستی ئەمە وەکو چۆنەڵێ بەرگریەک وەکو بەرگریەک وایە بەرامبەر بەوەی کە ئینسانی کورد ئەمڕۆ لە باشووری کوردستان تەواو نەڕۆخێ لەبەرەوە ئەیبینیت یعنی ئەو وەزعی کە ئێستا ئینسانی کورد لێرە هەیەی بەڕاستی ئەگەر ئینسانێکی ئەڵمانی هەی بووایە بڕواتان بێ عیادەکانمان نەیەگرت لە نەخۆشە کەوا بوو ئەساسەکەی ئەمەیە وای کردووە کە گەلی کورد تا ئێستا هەر بەرگە بگرێ و جگەلەوە پەیوەندیشی بە ڕابردووە لەبەرەوەی لە ڕابردووە وەکو پێشتر وتم ئێمە برینداربوونی گەورەمان بینیوە کارەساتی گەورەمان بینیوە ئەوە وای لێ کردووە کە مەقاومەکە بێگومان خەمۆشی زۆرە ئێستا لە مجتەمەعی کوردیە نیگەرانی و ترس زۆرە ترس لەوەی کە ئایندەی مناڵەکان چی لێیە کە ئایندەی خۆمان چی لێیە جگەلەوە ترس لەوەی کە ئایا ئەم هەرێمی کوردستانە یعنی چارەنووسی هەرێمی کوردستان چی لێیە ئایا وەکو خۆی ئەمێنێتەوە و ئەم چارەسەر نەکردنەی کێشەی نێوانی پارتی و یەکێتی بەتایبەتی و ئەو دەنگۆیانەی کە باسی دوو هەرێمی ئەوانە ئەکەن بێگومان ئەمانە هەمووی ئەبێ بەهۆی ترس و نیگەرانی زۆر و غەمباری و ناومێدی زۆر و ڕەشبێنی زۆر ئەوەتە ئەیبینین یعنی ئەوەی کە پێی ئەڵێن کۆچکردن لە ڕاستیا کۆچکردنی کورد لە دوای شەڕی براکوژی ساڵی 1994ەوە هەتا ئێستا هەرگیز نەوەستاوە یعنی ئەو خوێن ڕێژیە ئەو نەزیفە هەر بەردەوام بووە بەڵام کەم بەرز و نزمی کردووە بەردەوام هەر هەبووە ئەوەتە ئەیبینین یعنی ئێستا وردەوردە زیایی کردوێتەوە ئەم کۆچکردنە و ئێمە جۆرێکی تریش لە کۆچکردنمان هەیە کۆچکردنی شارەزا و پسپۆڕەکانمان ئەمەش نەزیفێکی ترەکە لە مجتەمع ئێمە پێویستمان بە پسپۆڕ هەیە بە شارەزا هەیە ئەیبینین ئێستا ژمارەیەکی زۆری دکتۆر یعنی ئێرە جێهێڵن ئەچن لە ئەوروپا بۆ ئەمریکا بۆ وڵاتانی تر لەوێ نەکەن و هەروەها پسپۆڕەکانی تریش وەکو ئەندازیاری ئەو پسپۆڕیانەی تریش لەبەرەوە یعنی باری دەرونی ئینسانی کورد بێگومان باش نییە و توانین بڵێن ئەوەی کە پێی ئەڵێن خۆشی شادیەکی جێگیر کە بەڕاستی ئینسان لە کامی دڵەوە دڵشاد بێ پێ بکەنێ یعنی کەمە ئەتوانین بڵێن کەم بۆتەوە بۆچی چونکە خۆشی و شادیش و ئەوەی کە پێڵێن جێگیری و هاوسەنگی دەرونی پەیوەندی بە سیاسەتی گشتی و بە باری گشتی وڵاتەکەەوە هەیە جگەلەوە یعنی ئێمە بیرمان نەچی ئێمە لە وڵاتێکین کە عێراقە یعنی عێراق خۆشی وڵاتێکە هێشتا ئەو جێگیریەی کە پێویستە یعنی بەو شێوەیە نییە و جگەلەوە ئێمە دەورە دراین بە چەند وڵاتێک کە یعنی کە بەڕاستی لە کێشەکانمان تێناگەن ئەیانەوەی هەمیشە بە شەڕ و بەهرا و بە ڕاکێت و ساڕوخ یعنی وەڵاممان بنەوە لەبەرەوە ئەمانە هەموو بێگومان کارێکی وای کردووە کە باری دەرونی ئینسانی کورد یعنی ناهاوسەنگ بێ زۆر جار تووڕە بێت یعنی خۆی بخواتەوە ئەمەش مەترسێکی ترە بەڕاستی یعنی ئەو خۆ خواردنەوەیە زۆر جار
ئەگەر چارەسەر نەکرێ ئەگەر کێشە ئابوووریەکان بە تایبەتی کێشەی بێکاری گەنج کێشەی موچە ئەو کێشەی هەلی کار ئەمانە ئەگەر چارەسەر نەکرێ بێگومان ئەبێ بەهۆی پەنگ خواردنەوە و ئەبێ بەهۆی مەترسی توندوتیژی کە زۆر جار لە بۆ نمونە لە خۆپیشاندانی توندوتیژە لەوانەیە خۆی دەربڕێ و بتەقێتەوە لەبەرەوە ئەم حاڵەتانە هەمووی ئێمە ڕۆژانە ئەیبینین هەم وەکو دکتۆری دەرونی لە نۆڕینگەکانمانە هەم وەکو چاودێرێکی باری سیاسی و باری گشتی وڵات. دەستخۆش جەنابی دکتۆر. کاک شاڵاو ئەگەر سەرنجەکانت بنووسی ڕێیەکی ئەمانی ژۆرەگرم و لەگەڵ کەمێکی ترکاتی جەنابی شتانەگرم سپاس دەکەم کە لەگەڵم ماویتەوە. جەنابی پرۆفیسۆر دووبارە بە خێراتی سەرچاوم دکتۆر بە خێراتی سەرچاوم هەموو ئەم قسانەی کە شرۆڤەکاران لە واشنگتن و لە پاریس و لە سەرگەڵۆ بیستان لە کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و دکتۆر هەژار چی بە تۆ ئەڵەیە وەکو دەروونناسی کۆمەڵایەتی هەلومەرجی دەرونی و کۆمەڵایەتی ئەمە چی بەسەر هاتووە لەم هەلومەرجە ناتەندروست و ناجۆرەیە باپیرمان بەم خەمەوە مرد باوکمان بەمەوە ژیا و سەری نایەوە خۆمان ئەمە حاڵمانە هەر لە ناو شەڕەکانی شەڕی ناوخۆ نایشزانم یعنی پارتی بە تەمای چییە و یەکێتی بە تەمای چییە و یعنی شەڕی ئەم هەر ئەساسەن ئێمە دوو مەدرسەمان هەیە شەڕی ئەم دوو مەدرسەیە لەسەر چییە تۆ چۆنی تێگەیشتووی لێکەوتەکەی چییە؟ بەنسبەت هۆکارەکەی و بۆچوونەکانیان طبعاً هەمووی ڕاستە هەر یەکەوە لە ڕوانگەیەک سەیرەکە ڕوانگەکانیش ڕاستەوخۆ کاردانەوەی هەیە لە ناو کۆمەلگایەکە لەبەر چی لەبەرەوەی ناسەقامگیری سیاسی یا خودباری سیاسی هەموو ئەو دۆخە لە خۆیەگری وەکو جامێکە هەموو دۆخەکانی کۆمەڵایەتی و دەرونی و ئتر موئەسەساتی دەوڵەکان هەمووی ڕاستەوخۆ کاریگەری لەسەری ئەبێت یەکەم شت کە دۆخی سیاسی و ناسەقامگیری سیاسی بەردەوام بوونی لە خۆی گرت سەیرەکەی دواکەوتنی فکری هەیە لە ناو کۆمەلگای ئێمە ئەمە لەبەرەوەی ئیش نەکراوە لەسەر بنیادی مرۆڤ یاخود بنیادی مرۆڤ یاخود گەشەپێدانی بەردەوام مرۆیی لێرە هیچ کاری لەسەر نەکراوە لەبەرەوەی ئەو ناساقامگیریە هەوڵ و توانای حکومت لە کاتی ناسەقامگیری بڵێن نەڵێ کەمێ بیتەوە هەتاکو چەند کەم بوویتەوە لە توانای کە خزمەت پێشکەش بە هاوڵاتیەکانی خۆی بکە من لەگەر یەک خاڵ هاوڕانە بووم کە ئەڵێ تاچی کورد ئەمڕۆ و ئەم سەردەما توانای بەرگریگرتنی بەرزە و خۆگونجاندنیشی هەیە ئەکرا لە سەردەمانی پێشووتر لە سەردەمی باوکم یاخود سەردەمی خۆم مەسەرەن من لەو جیلە توانامان هەبی بەرگری بگرین و خۆ بگونجێنین لە کاتێک کە هەز بکەم حزبەکەم یاخود حکومەتەکەم بەڕاستی توانای نییە توانای مادیبی توانای سیاسیبی توانای چارەسەرکردنی گرفتەکانی نەبێت بەڵک بە کەم تەرخەمیان نەزانێت توان و نایکەن بڵێ ئێستا ئەو متمانەیە نەما یعنی خەڵکەکە ئەزانی ئینپوتی حکومەت لە هەموو یعنی سەرچاوەکانی باسی ناکەین ئینپوتەکی باشە داهاتێکی جوانی هەیە باشە ئاوتپوتەکەی بەو قیاسە بە قیاسەکەی نییە بەرگری گرتن خاستن لەنەوەی نوێ ئێستا لەو جیلە نوێیەکەی کە ئێستا من سەیرانەکەم و قوتابی خۆ من سەیرانەکەم زۆر بێئومێدن زۆر توانای بەرگریگرتنیان زۆر کەمە سەیری ناوچاویانەکەم هیچ ئاسۆیەکی فەزایەکی گەشت نابینم لە ناویانە ئەڵێ چی بکەن یعنی ئێمە ئەڵێم بۆ خۆت ینی قوتابیەک مەسەرەن لە کولیە بێ گەشتبیتە قۆناغی 20 ساڵی یاخود 21 ساڵی ئەرێم سیڤیت هەیە ئەڵێ بۆ چیمە یعنی کە مافێکی زۆر بچوو کە تۆ سیڤیەکی بەسیط دروست بکەی ئەڵێ بۆ چیمە ئەڵێم باشە سیڤیەکی دروستکە ساڵانە ئەو شتانەی کە تۆ ئەنجامیە دەی یاخود ئەو وەرکشۆپانەی کە داخلە ئەریکان لەکوێ هەیە ئەگەر هەشبی لەوانەیە بەپارەبی من ئەو توانەیەم نییە من چاوەڕێ ئەو دەرماڵەیە یەکەم کە ماگانە بۆم دێ خۆمی پێبژێنم زەخت لەسەر خێزانەکەی خۆمان بەرز نەکەین و 40,000 جاری وایە تاخیرەبی جاری وایە نایەت ئیتر ئەم دۆخە بە مزاهرە و قوڕبەسەری گەڕانیانە ئەم دۆخە بڵێ بە هەر حاڵ یعنی وا ئەکات کە ناسەقامگیریەکە ڕاستەوخۆ تەسیر بکاتە سەر
پاچی کورد بە گشتی بە گەورەزانی کۆمەڵایەتی لێک ترازان شتێکی زۆر زۆر ئیجتیماعیەکان بەیەکەوە بڵێ ئێستا یعنی هەستی نادات پەروەری هەیە لە ناو خێزانەکان یعنی کە خێزانێک هەیە هەوڵەدا ئیشەکات کارەکات خێزانی نوێ کاکە کە تازە خێزان پێکدەینی ئەگەر دووکارە و سێکارەی نەکە ئیش ناکەن بەرد ینی ژیان ناگوزەرێ ناسوڕێت ئەبینی خێزانەکەی لە دەرەوەیە پیاوەکە 2 سعات لە دەرەوە دوو کە شەفتی ئیشکردن لە دەرەوەیە لێرە توانای ئەوەیان نییە لەگەڵ یەکدانیشن گفتوگۆی بکەن گرفتەکانیان حەلکەین بۆیە ڕێژەی تەلاقیش بەندە بەوەوە ڕێژەی تەلاقیش هەر لە هەڵکشانە ئەم ئینەرجیەی کە ئەم حیزبانەی ئێمە لە شەڕی شکاندنی ئیرادەی یەکترا سەرفێکەنەوە ئینەرجیە سەرف بکرا لە بنیادنانە بێگومان ئێستا کوریای جنوبی بە 30 ساڵ بنیادی جوانترین ملەتینە يعني من لروي ملتك قصاكم لروي قش بيداني مرويكا قصاكم لسي صال تو 6 صالي حكم كتوان راستا لواني هلو مرزكي جواز بي بلام تواني اوم هي ك دروس كردني ملتك بكم كبتوانم پشتی و پیو بگرم او سرمایه مرویی زور بهستره لسرمایه نوتا لسرمایه داهاتکانی ترا لبروی مروف خۆی کۆمەلگایەکە بنیادنێ ئەگەر تۆ مرۆڤەکە دروست نەکەی مرۆڤێکی ڕووخا و داما و دروست بکەیت کە خەریکی حەبوو تلیاکە و خەریکی شتی سەیر و سەمەرەیە خەریکی بەدڕەوشتیە ئەمە کۆمەلگایەکەشت هەش ئەکا بەعەرەبی بڵێن هەش زوو دائەڕمێ یعنی ئەو هەشاشەیە لە پەرژەوەندی کەسمان نییە لە بەرژەوەندی کۆمەلگاش نییە ئێستا ڕێژەی ئەحبات لەو پەڕیە یعنی لە بەرزیە لە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا ئەمە بڵێنەڵێ کاردانەوەی ڕاستەوخۆی هەیە لەسەر خێزانە لەسەر بێئومێدی و داڕمان و داڕمانی دەرونی ئەڵێن و هەڵچوونی خێرا ئەمانە یعنی کۆمەڵێک شتی ترەیە هەڵچوون یعنی کەس تەحملی کەس ناکە لە شەقامە کەس تەحملی کەس ناکە لە دەستگایەک بی لە سڕەبەندی بی کەس ڕێز لە کەس ناگری ئەمە هەمووی کاردانەوەی باری دەرونیە کە ئەو هەڵومەرجە بەگشتی وای کردووە من ئومێدم بە وڵاتە نەبێ یاخود ئومێدم بە شێوە یعنی بەدیلم هەبێ دەرەچم ئێستا برليست يعني تقريبا 2 هەفتە بەر لە ئێستا هەر بۆ مناقەشەیەک لەسەر مۆزوعاتی کە لەناو گروپی قوتابیان لە گروپە گوتم چەند کەس ئامادەیە دەرچی کوڕەکان هەمویان ئامادە بوون کە دەرچن طبعا وەرکشۆپیشیمان لە کرد لەسەر ئەو شتەیە هەمویان ئامادەن ڕێقەچاق بگرنە بەر کچەکان ئامادەن کە دەرچن بەڵام بەشێکیان ڕێقەچاق بگرنە بەر هەمویان نا یعنی هەمویان ئامادەیان تێدا بوو کە دەرچن لە وڵاتە لە کاتێکاوە سەرمایەکی مرۆیی گەورەیە لە کاتێک کاتوانی سسماری بکەمە کۆمەلگایەکی گەنجین بەقوترین سەرمایەی وڵاتەکەمان مرۆڤە بە تایبەتی گەنج ئێمە وڵاتێکی گەنجین لێرە مرۆڤ یا وەکو مرۆڤ ئەژی یا مرۆڤ وەسیلەیە مەسەلەن بۆ نمونە تعریفی تۆ ئەوەیە ئینتیما و چییە سەر بەکێ سەر بە چه حیزبێکی عشیرەکە و چییە گیرفانەکە و چەندی تێدا یا مەسەلەن مرۆڤ بوون پێوەرە بەداخەوە مرۆڤ بوون پێوەەر نییە لەگەڵ ئەو بارەی ناسە قامگیریە ئێستا بەخۆی لە هەموو کاتێک لە ئەنجامی توێژینەوەکان چی ئەڵێ تۆ لە کاتی ناسە قامگیری سیاسی ئینتیماعات چی لێ دێ ئینتیماعات متمانە کەمەبی بە خودی حکومەتەکەەوە بە مؤسساتی حکومت ئەو ئینتیماعەکە کەس بوو بچووک بۆ یان نەما هەڵوەشایەوە تۆ ئینتیما پێویستیت بە پشتێکە بۆ ئەوەی یارمەتیت بدە لە کاتی تنگانە و ناخۆشی کە پشتەکە چییە ئەگەر سەر عشیرەت بێ ئەگەڕێیتەوە بۆ ئینتیمای عشایریەکەت ئەگەر بنەماڵەبی ئەگەڕێیتەوە بۆ بنەماڵەکەت ئەجینا تۆزێ دۆخەکە یعنی ئێستا سەیرەکەن ناوچەگەری زۆر بووە انتمائي عشان من فلان عشيرتم اوش برز بويتوا اما وكو سميره مين الله او تيرسانيك عربي الله تطور التخلف الله نظريات التطوير التخلف يعني اما كوملغاي اما ويا نخر تطور بتخلفك بتخلفك نوا يعني بالنهج وبسياسه وكاين يا هرمتشيا برايمن هرمتشينيه الاحتمال داخليش نبي يعني ناو خويش نبي بلام لأنزامي أو بارودوخي
ئەگوزارێ لە هەرێمی کوردستان باردۆخە سیاسەکە ئەمە زیاتر وای کردووە کە گەشە بکات یعنی ئێستا تۆ معیارمان چییە لە بۆ ئینسان دوو گەنجێک با بڵێن سیارەی آخر مۆدلی پێەیە گەنجێکیش زۆر زۆر ڕۆشنبیرە و زۆر زۆر زیرەکە هیچی پێ نییە و داماوە و تەنها لەوانەیە مەصرفی ڕۆژانەش لەوانەیە مەصرفی ڕۆژانەشی لە جرفان نەبێ ڕوانگەی کۆمەلگا لە بۆ ئەو دوانە براوەکە چییە خاوەن مادەکەیە براوەکە خاوەن مادەکەیە ئەوەی تر لەبەر چی لەبەرەوەی هیچ دەرفەتێکی نییە ئەو وشیاریە یاخود ئەو ئەزمونەی کە هەیەی لە کاتێکا فورسەت هەبێ ڕەنگە ئەوی تریان ببێ بە خاوەنی دوو سیارە عەکسە بێتەوە لەوانەیە عکس بێتەوە لە بەرەوەی دەرفەتی ئەوە و سەرمایەکی جوانی پێ ئامادەیە بۆەوەی بستە ناو کۆمەلگا و بەرهەمەکی جوانی هەبی و ئەرێنی هەبێ یعنی چی بێ وەکو توفەیلی نەبێ بەڵکوت بەرهەمهێن بێ باشە بە پێی هەرەمی ماسلۆ لانی کەمی پێداویستەکانی مرۆڤ لە خواردن و خواردنەوە حەسانەوە و ئاسایش و ئەوە اینجا ئینتیما خۆتەزانی وەنیە ئەگەر کۆمەلگایەک مەسەڵەن ئەمە لەبەر چاو نەگرێ لانی کەمی پێداویستەکان استقراری نەفسی و دروست نابێت لە بۆی دروست نابێت دروست نابێت بە هیچ شێوەیەک دروست نابی لەبەر ئەوەی لە کۆتایی گەشەی ئابووری و گەشەی کۆمەڵایەتی و گەشەی دەرونی و استقراری عاتفی ئەوانە هەمووی پەیوەستە بە استقراری سیاسیەکە کە تۆ لە ناوچەکەی باشە ئەم هەڵچوونە جەماعیە بەڵێ بەری پێ ئەگیرێ ئەم تووڕەیە ئەگەر ئاوا بەکەم تەرخەمی سەیری ئەم هەموو بێکارە بکەی ئەگەر سەیری ئەم هەموو خەڵکە نیگەرانە بکەی هەر خەریکی گەمە و شەڕەکانی خۆیان بن زۆر زۆر مەترسیدارە کە تۆ ئێستا ئاڵوودەبوونی ئەلکترۆنیمان زۆر زۆرە ئەمە لەبەرچی دروست بووە یعنی گەنجێک کە لە قمەی گەنجایەتیتی و لە تەمەنێکی بەرهەمە ئەبینی 10 ساعاتە یاخود 8 ساعاتە لەسەر سوۆشیال میدیا بەکاری دەینی اینجا سەیری ساعاتی $10 حساب بکەی 10 ساعاتی گەنجێکمان دانیشە کولی گەنجێک $80 لە کیسەچە ئەبێ فرسەتی بۆ بڕخسێنی لەو 10 ساعاتە $80 پیا بکەن $90 پیا بکە وەنیە ئەزانتی مەسەرەن تۆ لە دوای 18 ساڵ گەنجی ئێمە ئامادە نەکراوە یاخود ئیشی لەسەر نەکراوە بۆ ئەوەی بستە هەری کاری لە بۆ بڕخسینی یاخود ئامادەی بکەی بۆ ئەوەی کۆنتاکتی هەبی لەگەر بازارە چۆن پارە پێیا بکات چۆن بەرهەم بێنی لەبەرەوەی هیچ دەرفەتێک یاخود هیچ موسسەسەیەک ئیش ناکات لەسەر ئەو بوارە هەستەکەی وەزارەتەکانی ئەمە خەریکی ئەم خەمانن نە بە هیچ شوێوەک بە هیچ زۆرێک ئەمە ناڵین سفرە لەوانەیە هەندێکیان پرۆگرامی مەبەستم پلانی مورەکەزی درێژخایانە بینیت پلانی درێژخایانمان نییە پلانی ئەزمەشمان نیە ئیدارەی ئەزمەشمان نیە لە بۆ تو ئەزمەی سیاسیمان نییە ئەمە بەتەنیا تۆ پلانی ئەزمەی سیاسی ئەبێ هەبێ پلانیە ABC-مان هەیە بەڵام ئەزمەی اقتصادیمان هەیە ئەزمەی اجتیماعیمان هەیە و دەرونیشمان هەیە ئێستا حاڵی حاضر باری دەرونی گشت کەس تاکەکانی کەس لە هاوسەنی نییە توانای بەرگریگرتنیشمان کەم بووە لە بەرەوەی درێژ خایان بوو مەوزوعەکە جەنابی دکتۆر کاریگەری لەسەر ئابووری چییە مەلو مەرجە طبعاً پێش ئێمە بڵێن کاریگەری چیە لەسەر ئابووری پەیوەندی بە سیاسی وەیە و هەروە سیاسە پەیوەندی بە ئابووری وەیە ناکۆچە سیاسەکان لەسەر ڕەوشی ئابووری تەسیریان چیە ناکۆچە سیاسەکان دەبیجارە تحلیل بکەین بزانە ناکۆچە سیاسەکان چنە دکتۆر عادل باخەوان ئەڵێ ناکۆکە سیاسیەکان بە نیو ساعت سەرەبەر شتی بنیادی نین تۆڵی چی هاوڕانیمە لەگەڵی تا حدێک بۆ ئێمە ئەگەر ناکۆچە سیاسیەکان تحلیل بکەین ناکۆچە سیاسیەکان چنە یەک ناکۆچە سیاسیەکانمان بینی سراع بینی حزبەکانی کوردی پارتیە یەکێتیە لەسەر چ یان لەسەر سوڵتەیە یان لەسەر ماڵە شەڕی برا کوژی لەسەر چ پیا بوو وڵایی ئەوە لەسەرەوە نەبووە بزانڵەن لەسەر قاز بووە ئۆکەی لەسەر شتانە بووە لەسەرراتی کردەوە ئەو سرعاتەنە هەر هەبووە سراعی بینی پارتوێژێت تا ئیستا تەواو ئەوە نەبووە و حتا ئەو سراع خۆی لێک دایتەوە حەدەناو لە بەغداش طبعاً یەک ئەمە ناکۆچە سیاسەکانی ناو خۆی خۆمان وەکو حزبی پارتی وەکو حزبی یەکێتی وەکو ئەحزابەکانیتی چ تەئسیرێکی هەبووە لەسەر ڕەوشی اقتصادی چی بووە چییە بینیت ئەوە یەک دەقەت جوابی سوالەکە دەدەمەوە دوو ئەوزا ناکۆچیە سیاسەکانی ئیقلیمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغدای چ بووە چونکە ئێمە ئەو نابی ئەوانش لە فکر بکەین سێ ناکۆچیەکانی سیاسی هەرێمی کوردستانی عێراق لەگەل تورکیا و لەگەل ئیران
ناکۆچیمان هەبوو بەڕاستی وەیاننا تی سیاسی بیتن تی اقتصادی بیا ئێستا دێمە سەر ناکۆچیەکانی ناوخۆی خۆمان ناخۆی خۆمان ئیستا ئەزمەی سیاسی هەیە کەس لەگەڵ کەس دانانیشتن ئەو ئەزمەی سیاسی بووتە ئینسیدات سیاسی ئەو ئینسیدات سیاسی تەئسیری کردیتە سەر هەڵبژاردن نەکراتە ئیستا دەبایە بکرابایە ئەگەر بێت و هەڵبژاردن بکرابایە زۆر چی دەگۆڕە عەلەقەل میزانیە دانرا عەلەقەتەن مەشاریعەکان دەماتانی پارەی پێ بدرێتن ئیستا زۆربەی هەر زۆری مەشروعەکانی حکومی مەشروعەکانی ناحکومی ڕاوەستایە ئەگەر ئەوانەش ڕاوەستە بیت بەتاڵە زیاد دەبیتن ئەگەر بێت و مەسەلە مەشروعەکی ناحکومی ڕاو بستیتن تەئسیریان لێ دەکاتن اقتصادیان کابرا ناتانی پارەی خۆی وەربگریتن دوش بەتاڵەمان زیاد دەبیتن ئەو بەتاڵەیە دیسانێک تەئسیر دەکاتە سەر مؤسساتەکانی ناحکومیش بەڕاستی حتا لەسەر مەشروعات و لەسەر شەریکاتەکانی گچکەی ناو هەرێمی کوردستان تەئسیریان هەیە و حتا لەسەر ڕێستۆرانتەکانی ناو هەولێرێ ناو سلێمانی تەئسیریان هەیە بەڕاستی چمان لۆ زیاد دەکاتن بەتاڵەمان لۆ زیاد ینی ناکۆکی پارتی و یەکێتی ئاوا ورد بۆتەوە لێکەوتەکانی ئاوا ورد بۆتەوە طبعا هەموو پەیوەندیان بێکەوە هەیە هەموو السياسة والاقتصاد وجهان لعملة واحدة زۆربەی هەر زۆری مشاکلەکانی اقتصادیمان سیاسیە ئەوەندەی سیاسی ئەوەندەی اقتصادی نیە ئەوەندەی اقتصادی ئەوەندە سیاسی نیە کو کە بەتاڵە زیاد بوو ئەو جارە دەبینین ارتفاعی ئەسعارمان هەیە لە ناو کوردستان زۆربەی هەر زۆری ئەوڕۆ خەڵک دەناڵێنتن بە ارتفاع الأسعار ئەشیا گران بووە ئەشیا گرانبوونەکەی تەماشا چ دەکەین ئەو جارە ئەسعار بەرز بوویتەوە تەزەخومان هەیە تەزەخومە چڕکودی ئەو جارە دەبینین زەرائیب زیاد بووە حتا زەرائیب لەسەر زۆر شتان زیاد بووە داهاتە عەفوەن زەرائیبە ڕسوماتە بڕۆ ناو هەر داوایرەی حکومی ڕسوماتەکە زۆرە ئەو ڕسوماتە ئەو زەرائیباتە یان ئەتوو گەندەڵی زۆر تێدا هەیە دەوێت تەعویزی ئەو پارەی بکاتەوە بە ڕسومات یانیش ئەتو عەجز هەیە لە میزانیەی ئەو شتێکە باز دەکەم سعر بەرز بوویتەوە لەگەڵ سعر بەرز بوویتەوە و هەروەها ڕسومات و باز و زەرائیب زیادە تەئسیر لەسەر چێ دەکاتن ئەمە لە ناو مجتەمەعی اقتصادی سێ طبقەمان هەیە طبقەی فەقیرمان هەیە طبقەی وەسەطمان هەیە طبقەی دەوڵەمەندەکانمان هەیە طبعا ئەگەر هاتوو طبقەی وەسەط ڕمە هەژار و مامناوەند و دەوڵەمەند طبقەی ناوەند ڕووما کە زۆربەی زۆری ئەوڕۆ ناو هەرێمی کوردستان طبقەی مۆزەفەکانن ڕاتبیان وەرنەگرتیا داهاتەکە نەهاتیە طبعا ئەو طبقە وەسەتە بەرەو طبقەی فەقیرەکە دەڕاتن نسبەی فقرمان لۆ زیاد دەبیتن نسبەی فقرمان لۆ زیاد دەبی ئەو نسبەی فقرە تەئسیر سەر چێ دەکاتن سەر هاوڵاتی کوردی ئەوڕۆ کە دەبینین هاوڵاتیەک تووڕەیە دەرێ نەفتم وەرنەکردە یەک دەرە ڕاتبم وەرنەکردی یەک دەلێ دەبایە مەسەرەن تەرفیعات بکرێتەوە هەر کەس و بەنەو قسەی دەکات یەکێکە بێ دامەزراندن یەکێکەڵێ وانە بێژم یەکێکەڵێ یەکەمەکانم دانەمەزراوم ئەوانە هەمووی بە بەتاڵە دەتانین دەستنیشانی بکەین ئەو بەتاڵەیە کە ئیستا بەیە بووە بێشتریش حکوومەتی هەرێمی کوردستان بەتاڵەی هەبووە من حتا لە ناو قیتاعی تعلیم عالی 988 کەس تا ئیستا پێی دەڵێن شهادات حملة شهادات العليا تعیین نەبوونە بەڵام لە بەغدایە تعیین دەبن کە دەڕۆنە وێن درێژ تعیین ناکرێن فەقیرانە دەست خۆش کاک دکتۆر کاک شاڵاو وەڵامی پرسیارەکەم چییە؟ گوێت لێبوو لێکەوتەکان هەڵبەتە ڕەنگە قسەت لەسەریشی هەبێ پێم خۆش بوو لەگەڵم مایتەوە گوێت لەو پسپۆرە بڕێزانەش بێت ئایا هەڵبژاردن ئەکرێ دیدی یەکێتی چییە؟ یەکێتی بە پەرۆشە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە وادەی دیاری کراو کە بۆی دیاری کراوە؟ دڵنیابە بە کورتی و پوختی دڵنیابە یەکێتی بە پەرۆشەوە ئەوێ ئینتیخابات بکرێ بەڵام ئینتیخاباتێکی نەزیه و پاک ئەلۆ ئاخر ئەتانەوێ هۆکارەکانی کە ئەبێتە هۆی ناپاکژی هەڵبژاردن پێش ئەو وادەیە لە ناوی بەرن و زەمینەیەکی ڕێکوپێکی بۆ دروستکەن یا بکرێ بە بیانوو بۆی هەڵبژاردن نەکرێ ئەمە دوو شتی جیاوازە کاکە ڕەنج بڕوابکە بیانوو نییە بڕوابکە بیانوو نییە جارێ ئێمە لەگەڵ هەموو حەق و حقوقی کەمەنەتەوایەتەکانین ئێمە بۆ خۆمان لە وەکو یەکێتی
مثلەن چەندین پێشمەرگەی عەرەب و تورکمان و ئاشووری و مەسیحیمان هەبووە کە لەگەڵ هێزەکانی خۆمانە بۆ شەهید بوون و پێشمەرگایەتیان کردووە و قەت یەکێتی بیری لەوە نەکردوێتەوە ئەو ئاساتەی بەسەر خۆی هاتووە یاخود بەسەر گەلەکەی خۆی هاتووە خەڵکێک لە سنووری دەسەڵاتی کورد بێ عینەن مەئاساتی بەسەر بێ لەبەرەوە دڵنیا بە بەڵام ناشکرێ بە ناوی کەمایەتیەکانەوە کە منەڵێم کەمایەتی نین چکەوانە خەڵکی ڕەسەنی گەم کوردستانن باشە لایەکمان بیقۆزینەوە و هەتا یەکێتیش استغلالی ئەو عەمەلیەتە بکە بەڕێی من حاڵەتێکی غەڵەتە و ئەوە لایەکەی تر لەگەڵی نابێ بۆیە ئێمە واتە هەڵبژاردن لەو وادەی سەرۆکی هەرێم دیاری کردو ئاکرێ وەکو کارگەر مەکتەبی سیاسی ئێمە ئامادەین ئەو شتانە ئەگەر ئەو شتانە پاک بکرێتەوە بەڵێ ئامادەین لە کاتی خۆیان بکرێت دوای ئەوە پشۆکانی جەژن کۆتایی هات ئایا دانیشتنەکان یەکێتی و پارتی دەست پێ کاتەوە ئایا تیمی یەکێتی ئەگەڕێتەوە ناو حکوومەت کاکە ڕنج یەک شەکت پێ بڵێم ینی من ئەو بۆ خۆم هیچ لە دەروون ناسی نازانم بەڕاستی ینی بەڵام لە نەتیجەی ئیستنتاجی قسەی هەموو ئەو بەڕێزانەی کە بەشداربووی بەرنامەکان هەنێشتم بۆ دەرکەوت بۆ خۆشم ئەوە بیرێکم لێ کردەوە تۆم لە حەزە بکە هەرچی مزەکەراتی خۆی نووسیوە زۆربەی سیاسیەکان کە ئەتوانم مطلقیشی کەم هەمووی خۆی بەتەڵە یەک کەسیچکەی دەگەڵ نییە کە بارسەنجێکی هەڵگرت بێ هیچ یعنی بەبێ ئیستیسنا زۆربەی کەم هینەکانیان نووسیوە لە حکومەتی شاهر عینەن حاڵەتە کێشەی کورد من لەگەڵ لەسەر یعنی تەئیدی کاک عادیلەکەم کێشەکانمان ئەو کێشانە نییە کە نەتوانێت حەل بێ بەڵام کە تۆ قەرارتدا ئامادە نەبی گوێ لە ڕێی مقابلەکەت بگری گوێ لە ڕەخنە بگری بۆچوونی مقابل احتیمامی پێ نەدەی بەڕێی من هەر ئەگەینە ئەم حاڵەتە جاهت لایەک بیکە ئێمە بیکەن یان ئەوان بیکەن بەشێک لە دیموکراتیەت و پاشەکشەی دیموکراتیەتی ئێمە ئەوەیە کە ئامادە نین گوێ لە یەکتری ڕابگرین ئامادە نین گوێ لە یەکتری ڕابگرین ئامادە نین وەکو خۆت وەکو شاڵاوی عەلی عەسکەری وەکو کوڕی شەهیدی سەرکردە عەلی عەسکەری وەکو کارگەڕی مەکتەبی سیاسی آخر ئەوە دوشتی جیاوازە وەکو کارگەر گرنگە مەسەڵەن باشە من وەکو کارگەر بەلای یەکێتیا داهێشتێنم ئەتوانن چ ڕۆڵێکی خێر ببینن لە دوای جەژن چی بکەن چه مبادرێک بکەن من بۆ ئاگاداری درۆ لەگەڵان ناکەم نە من و نە ئەمسالی من ناتوانین هیچ ڕۆڵێکی خێر ببینین بە سەراحەت پێت بڵێم چونکە عملیاتەکە یعنی حاڵەتەکە بۆتە عینادی یعنی بۆتە حاڵەتێک کە مقابلەکەت ئامادە نییە گوێ لێ ڕابگرێ لەبەرەوە کە ئامادەنەوەی ناگەیتە نەتیجە و من درۆ لەگەڵا ناکەم ئەمایان ڕێی شاڵاوە یعنی کاکە ڕەنج ئەمە ڕێی شاڵاوە بە قەناعەتی من سەرۆکی حکومەت هیچ کەسێک لە ناو مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتیە ناتوانێت قسەی لەگەڵا بکە یاخود ئارایی بداتێ یاخود حیزبەکە بە عموم ڕێیەکی جیاوازی هەبێ ناتوانێت پێی بڵێن و ڕێیەکەیان مخالیفی ڕێی ئەو بێ ئەمە ڕێی خۆمە دا تۆش تاقیب بکەرەوە خۆجاری وا هەبووە بربەستی وا هەبووە مام جەلال شکانوێتی کێ ئەڵێ مەسەلەن کەسمان مام جەلال نین کاک ڕەنج لە بیدایەتی قسەکانمان یەک شتێکم کرد ئەتوانن ئەخلاقیەتی مام جەلال لە سیاسەتی یەکێتیا ڕەنگ باتەوە وەنیا دڵنیا بە بەڵام با عەرزەکەم یەکەم گلەیی لە قسەکانمان لە کاک مەسعودم کرد وتم ئەگەر مام جەلال لە ژیانە بووایە کاک مەسعود بمردایە ئەم عەمەلیەتە عەکسە بۆەوە مام جەلال ئێمە یەکرد بە قوربانی پارتی مەبەستم چییە بە قوربانی پارتی یعنی حیزبەکەی خۆی هێشتەوە بەڵام زۆر پشگیری برادەرانی پارتیە کرد و دڵنەواییە کردن و کێشەکانی ئەبووە هاوکاری حەلکردنی کێشەکان بەڵام کاک مەسعود درۆ لەگەڵا ناکەم ئەو گیانەی تیانە بوو و هیچ هەوڵێکی نەدا و قەناعەتم وان نییە ئێستاش هەوڵ بدا
دوا پرسیارم کاک قوباد وەڵامی بۆ وەفدەکەی حکوومەت چی بووە؟ ئەوەی کە تۆی زانیت شتەکانی کە خەڵک نایزانە. من بە جددی پێت بڵێم من بۆ خۆم هیچ مهتەم نەبووم بەو هاتنە و بە قەناعەتی من هیچ ولا يقدم ولا يؤخر بە دەردی عەرەبەکە ئەڵێ چونکە ئەگەر نیەت هەیە بۆ خۆی سەرۆک وەزیرانە قوباد جێگرێتی ئەیتوانی بۆ خۆی بێ قسە لەگەڵ قوباد بکە چ مشکلەیەکە بوو یعنی گوێی لە نەقدی قوبادیش بیایە ئەویش نەقدی قوبادی بکردایە قوبادیش گوێی لە قسەکانی بیایە لەبەرەوە باشە قسە و چییە وەکو کارگەڕی مەکتەبی سیاسی پارتی بۆ کارگەڕی مەکتەبی سیاسی ببورەیەکێتی بۆ هاوتاکەت لە پارتی ڕەئیم چییە؟ قسەت چییە بۆ ئەوەی کە مەکتەب سیاسیەکان بتوانن ئاشتەواییەکە قوڵتر بکەنەوە ڕۆڵیان نەبێەوە لە سەراستی حیزب کاکە ڕەنج من ئەو ڕۆژە حەزەکەم بە سەراحەت تۆ تەبیعەت مەزانی تااقەتی پێچووپەنام نیە لە قسەیە ئەو ڕۆژە وتم کێ مقابلی من ئامادەیە بێتە بەرنامەکەت لە پارتی کە بۆ خۆم شکم هەبوو لە ئەو خەڵکانەی کە کاراکتەرن کە خەڵکێکن کە بە پەرۆشن بۆ حاڵەتەکە هیچیان نایەن من قەناعەتم وایە چکە بە قسەیان ناکرێ بۆیە من چۆن ئەمزانی ناوم شاڵاوە ئەوە ئەمزانی هیچ برادێک داخل نابێ بەو نەوعە لە برادەرانی پارتی من هیوادارم ئەوان زەخت بکەن و ڕێی خۆیانیان هەبێ کە دڵنیاشم خەڵکی دڵسۆز و خەمخۆری ئەم وەزعە لە ناو پارتیا زۆر زۆرە و بە تایبەتیش لە هەواڵانی مەکتەبی سیاسی و کارژێڕەکانیش زۆری یعنی کاک شاڵاو ئەی شتێکی وام ئستنتاز نەکرد کە ئومێدی تیا بێ بۆ ڕەوینەوەی ململانیەکان ئەمە تۆ ڕەشبینی یا بەڕاستی وەزعەکەوا ڕەشە ون بە سەراحەت پێت بڵێم یعنی وەزعەکە کێشەکانەوە نە ڕەش نییە ئەوە نە قورس نییە کە حەل نەکرێ بەڵام تەعاملەکە لەگەڵ گروپێکە کە ناتوانی خەرقیکەی یعنی تەنیا ڕای خۆی بە ڕاست بزانێ بە ڕێی من لەوایە ڕەشبینم زۆریش ڕەشبینم قەزێکە بدرێتە دەست کارگەڕی مەکتەبی سیاسی پارتی دڵنیام حەلە بێت زۆر زۆر سپاس کە لە سەرگەڵەوە لەگەڵم بووی دوا قسە لە کاک بیلال و کاک عادل باخەوان وەرەگرم فەرمۆن کاک دکتۆر بیلال سپاس کاکڕنج با من چەند خاڵێک بە سەریعی بخەمە خزمەت جەنابەت و بینەرانی ڕووداو بەنسبەت پەیوەندیەکانی نێوان بەڵێ گوێ لێمە کاکڕنج بەڵێ قوربان بەڵێ گیان سپاس ساحب بەنسبەت ینی ئێمە بە وەزعەکە تۆزێ وەکو خۆی ببینین ئێستا ئێمە مردنیان پیشانداوین کە مردنی شەڕی ناوخۆیە بۆیە مجبورین بە تا ڕازیوین ئەم تایە چی بوو ئەم تایە ئێمەڵێن ئەم حیزبانە متفق نین بەڵێ ئەم حیزبانە متفق بوون چەند ساڵێکە زۆر متفقن لەسەر چی لەسەرەوەی کەوا دەسەڵات تەنها لە نێوان خۆیان نابێت وە شتێک نەبێ بە ناوی معارەزە لە هەولێر هەرچی معارەزە هەیە پەتوو کۆکراوە و لە سلێمانیش بە هەمان شێوە متفقن لەوەی کەوا داهاتی ئەم وڵاتە تاڵان بکرێ و چێتە لای خۆیان و لای حیزبەکان و لای ئەو کۆمپانیانی کەوا بەڕسمی سەر بە حیزبەکانن متفقن لەوەی کەوا دەستگاکانی هەرێم لە پێشمەرگەتەوە لە پەرلەمانتەوە لە دەستگای یاسادانان و لە دەستگای مەحاکمتەوە لاواز بکرێت و حاکم بە مۆبایل و تێکست مەسج قرار دەربکات و قرار بگۆڕێت وەکو چۆن بینیمان لە چەنەها کەیسا لەسەر ئەمە متفق بوون لە بێقیمەتکردنی هەڵبژاردنە متفق بوون ئەوە بۆ نمونە کاتی خۆی هەمومان بیرمانە کە گۆڕان لە هەڵبژاردنەکێتی برتەوە کە لە سلێمانیە بۆ نمونە گۆڕان لە هەڵبژاردنەکانە بوو بە دووەم حزب لە کوردستانە ئەندامێکی مەکتەبی سیاسی ئەو کاتەوتی وتی ئێمە یەک کورسیشمان هەبێ هیچ لە مەسەلەکان ناگۆڕێت چونکە دەسەڵات لای ئێمەیە بێقیمەتکردنی یعنی هەڵبژاردنەکان لەوە ڕوونتر نابێتەوە بۆیە ئێمە باسی هەڵبژاردن نەکەین بڵێ ضرورە بەڵام ئایا هەڵبژاردن چ گۆڕانکاریەکی کردووە
بیرمان نەچێت هەرچی دیموکراسیەتەکانی دنیا هەیە زۆربیان لەلایەن خەڵکی هەڵبژێردرایەوە لە ناوبراون. هیتلەر بە هەڵبژاردن هاتووە، مۆسۆلینی بە هەڵبژاردن هاتووە. ئەگەر باسی دەوروبەری خۆمان بکەی مەسەلەن هەر لە ناوچەکەی خۆتا سیرەکەی ئەوە لە تورکیا مەسەلەن حزبی ئاکەپە بە هەڵبژاردن هاتووە، لە ڤەنزوێلا بۆ نمونە هۆگۆ شاڤێز بە هەڵبژاردن هاتووە. ئەوانەی کە بە هەڵبژاردن هاتوون بەڕاستی خۆیان دیموکراسیەتیان لەناو بردووە. لەگەڵ دکتۆر عادل کۆکی کە بە نیو سەعات چارەسەرە بێ گرفتەکان نەخێر بەداخەوە من لەگەڵ ئەوە لەگەڵ خاڵا کۆک نیم. لەوانەیە کێشەکان ئێستا کە باسی مردنەکە ئەەکەین کە چۆن ئێمە لە شەڕی ناوخۆ دوور بکەوینەوە، لەوانەیە ئێمە چارەسەرەکەی بریتی بێت لە هادی بوونەوە یاخود دیداری سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و لایکەم لە تەلەفۆن و لە تەلەڤیزیۆن و ئیعلامە قسە بە یەکتری نەڵێن. بەڵام بەڕاستی کێشەکان ئەی کۆکی لەگەڵ کاک شاڵاو کە کۆی کێشەکان بەرجەستاکە لە ئەدایی سەرۆکی حکوومەتە؟ ئێمە سیستەمێکمان کێشانە کاتێ هەبوو سەرۆکی حکوومەت هەر سەرۆکی حکوومەت نەبوو مناڵ بوو، هەر ڕێدایەکیش ڕەنگە نەبوو بێت. ئێمە کاکرنج کە ئەڵێم بنیادیە، ئێمە لە 92 سیستەمێکی 50 دروست کراوە وەکەنەما سوێن خورابێکیتە نابێ ئەم سیستەمە بگۆڕدرێ. ئێستا توانای تەوازنی نێوان یەکێتی و پارتی لە دوای 30 ساڵ تەوازنەکە گۆڕاوە. ئەمە یەکێتی و پارتی بەڕاستی 50 نی. پارتی دەیەوێت بە زۆر ئەمە بەسەر یەکێتیا فەرز بکە و یەکێتیش دەوێت تحملی ئەم زەختە بکات و بڵێ نەخێر دنیا هەروەکو خۆیەتی. بەڵام لە لاوازبوونی پەرلەمان و دەستگاکانی حکوومەتە نەتیجەکەی هەر ئەمە یەک. دووهام بەشێکی تری ئەوەیە کە سیستەمە ئابوووریەکە گۆڕاوە. خاڵێکی تریش ئەوەیە کە جاران سیستەمی ئابووری سوال و سەدەقە بوو، دەیبەشکە منەظەماتی نێودەوڵەتی خێرمان پێ بکەن، نەوت مقابل خواردن بوو. ئیسە بازباسی نەوت و بازباسی ملیارە و بازباسی یعنی کۆمپانیا لۆبیە و هەتا دواییە. بەڵام جاران حیزبەکان بەهێز بوون، مەکتەبی سیاسی وەزنی هەبوو. ئێستا شتەکان بوونەتە شەخسی. ئەمەش گۆڕانکاریەکی بنیادیە بەڕاستی کەوا ئاکات کە چارەسەرەکان زەحمەت. خاڵی ئەمریکا ئاخرم لەسەر ئەوەیە کە دار و گێزەر بەکارێنێ. گێزەرەکانی ئەمریکا بریتە لەو پارەی دەیداتە پێشمەرگە، بریتە لەو هاوکاریەی کە بۆ هەرێمی کوردستان هەیەی، بریتە لەوەی کە قونسولی هەیە. بەڕاستی دارەکەشی ئەوەیە کەوا پشت بکاتە هەندێک لە بەرپرسانی حکوومەتی هەرێم وەکو لە ڕابردوو شاکردوێتی و هەڕەشە بکبەوەی کەوا نوێنەرایەتی خۆی لە هەرێمی کوردستان ئەکەم بکاتەوە و ئەو پارەیە کەوا دەیداتە پێشمەرگە کە لە هەموو دنیا تەنها پێشمەرگە و هەسەدە هەیە ڕاستە و خۆ لەلایەن پنتاگۆنەوە معاشیان بدرێتێ، لانێ ئەو پارێش بەبڕین بدرێت لەبەر هەڵەکانی هەرێمی کوردستان. من ئاوایە خوێنمەوەلۆتەوە. دەست خۆش. کاک دکتۆر عادل بفەرموو. سیرکە سوپاس کاگە ڕەنج. من ویستم تەنها چارەکێک لە خزمەتتا بم، بەڵام ئەوە بوو بە 2 سەعات چونکە بەرنامەکە گرنگە و بایەخی خۆی هەیە و هەرێکێک لە موداخەلەکان بایەخی تایبەتی خۆیان هەیە. بەڕاستی ئەزانی چۆن ئەو نیو سەعاتە کاتێک ئێمە شرۆڤەکارین و لە دوورەوە تەماشای ڕووداوەکانەکەین، ئیتر لە هەولێردا بنیشین یا لە پاریس یا لە واشنگتۆن بە جۆرێک ڕووداوەکانە بینین، بەڵام کاتێک ئەڕۆینە پشت ناو کەوالیسەکانەوە و پشتی پەردەکانەوە و لەگەڵ خودی ئەکتەرەکانە قسە ئەکەین، ئەو ئەکتەرانەی کە ئێستا لە ململانەی پەیوەندیان تێگەین کە دنیایەکی تر هەیە، دنیایەکی گەورە هەیە، مەسافێکی زۆر گەورە هەیە لە نێوان شرۆڤەکانمانە کاتێک لەم دیوی پەردەکانەوەین لەگەڵ ئەوەی کاتێکە لە پشتی پەردەکانەوەین. ڕاستەکەی من باوەڕم بە شرۆڤەکردن نەماوە، ئەگەر بمبورن زۆر باشە. تۆ بۆ نمونە کاقوبا دەبینی پێوت بۆ ناڕۆیتەوە بۆ حکوومەت باڕستەکەت بۆ تاوکەم باڕستەکەت بۆ تاوکەم وەستە باڕستەکەت بۆ تاو سێرکە کاتێک ئەڕۆینە پشتی شرۆڤەکانەوە تێگەین گرفتەکان ئەوەنە گەورە نین. کاکە ئەو سەردەمە تەواو بوو کە یەکێتی نیشتمانی کوردستان نوێنەرایەتی چینێکی کۆمەڵایەتی تایبەت بکە کە هیچ پەیوەندێکیان بە نوێنەرایەتیکردنی ئەو چنەی ترەوە نەبێت کە پارتی ئەیکا. واتە جیاوازەکان چیتر جیاوازی ئایدۆلۆژی نین، جیاوازی جیۆپۆلیتیک نین، جیاوازی ستراتیژی نین لە نێوان پارتی وێکێتیە. بە پێچەوانەوە من پێم وایە ئەسڵان ئێستا پارتی وێکێتی بیانکەین بەیەک، مەکتەبی سیاسی پارتی وێکێتی بکەین بەیەک، هیچ لە کوردستان ناگۆڕێ. سەرکرداتی پارتی وێکێتی بکەین بەیەک، هیچ لە کوردستان ناگۆڕێ. قاعیدەی جەماوەری پارتی وێکێتی بکەین بەیەک،
هیچ لە کوردستان ناگۆڕێ ئەسڵەن پارتی وێکێتی هەل لە یەکەشن هەتاوە بەیەک لە هەموو شتێکە لە یەکەشن پارتی وێکێتیە ئەوەی گرفتانەی کە ئێستا دروست وە لە نێوان پارتی وێکێتیە گوێ بگرە کۆمەڵێک گرفتی تکنیکین کاکە گیان گرفتی تکنیکین تۆم ڕاستە ئێستا گرفتەکە بۆ بە ئابووری ڕاستە ئێستا گرفتەکە بۆ بە سەربازی ڕاستە بۆ بە سیکیوریتی و ئاسایش بەڵام هەموو ئەمانە دەرەنجامی کۆمەڵێک گرفتی تکنیکین کە ئەکرێ لە نیو سەعاتە چارەسەر بکرێن بە مەرجێک ئیرادەیەک هەبێ و بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانە بەڕاستەوخۆ وەڵامێکی پرسیارەکەی خۆت بدەمەوە کە من گوێم لە هەموو ئەکتەرەکان کردووە سەرکردەی حیزبی سیاسی نەماوە لە کوردستانە کە جاری پێشوو هاتمەوە نەمبینی بێ هەرچی سەرۆکی حیزب هەیە کەسی یەکەمیان هەر هەمویانم بینیوە کەسی دوهەمیانم بینیوە مەکتەب سیاسەکانیانم بینیوە بە سەعات قسەم لەگەڵا کردوون دەرەنجامی هەموو ئەو گفتوگۆیە هەل لە بەغاوە هەل لە بەغاشەوە هەتا گاتە کوردستان دەرەنجامی هەموو ئەو گفتوگوۆیە ڕەکسەت پێمەڵ ئەی چارەسەر چیە چارەسەرەکە باوەڕ بکە کاکڕەنج دوو پێشنیارم خستۆتە بەردەستیان هەر کامیان جێبەجێ بکەن بانی کە تۆ لە خەوەسای یەکێتی گەڕاوەتەوە ناو حکوومەتێکی هەرێمی یەکگرتووت هەیە و هەڵبژاردنیش ئەکرێ وەک بەشێکی زۆری گرفتەکان چارەسەر ئەبن بەڵام گرفتەکە ئێستا ئەوەیەکە هیچ یەکێک لەوانە ئەبا ببورێ یەک ڕستت بۆ تاوکەم کاکشاڵا و باسی عینادی پارتی کرد کارگەڕی مەکتەبی سیاسی و لەگەڵا هەم پارتیە عینادەکە لە هەردوو لایە نەک بەتەنها لە هەولێر بێ و لە سلێمانی نەبێ لە سلێمانی بێ و لە هەولێر نەبێ پێویستە بەیەکەوە گەورە بن دووبارەیەکەمەوە ئەو ڕستە گەورە بن و دنیا بە گەورەی ببینن و تێ بگەن لەوەی کە دنیا بەبێ پارتی وێکێتی خەریکە گۆڕانکاری گەورەی بەسەرادێ ئەگەر بێت و پارتی وێکێتی خۆیان نەگۆڕن بەخێرایی بەخێرایی ئەو کاتە گریمانەوەی فرە بدرێنە پەراێزەکانەوە لێرەیە ئەو گریمانە باشە دکتۆر تعبیرێکەڵەم بەس عاجزمە بە تۆش بە منەوت پۆپۆلیستی و عاجزیش نەبووم هەز ناکەی زۆر خۆش باوەڕی ئەی عواملی ئیقلیمی هەندێک کەس قەنەعەتی وایە ئەمە درێژبوونەوەی شەڕی پارتی وێکێتیە هەندێک خەڵکی تر تەفسیری تری بۆکە ینی پێت وایە ئەم ئستنتاجەی تۆ پێی گەیشتووی بە نیو سەعات چارەسەرە بێ هەست ناکەی تۆزە لە خۆش باوەڕیتە نه ئەمریکا ئەوێت ئێستا پارتی وێکێتی بە خێرایی گرفتەکانە چارەسەکەن یەکێتی ئەوروپا بە فەرمی کاکە پێی وتون گرفتەکانتان چارەسەکەن کۆماری ئیسلامی ئێران ئەگەر جاران ویستی بێتی پارتی وێکێتی درزیان تێبێت ئێستا لە بەرژەوەندی کۆماری ئیسلامی ئێرانەکە هەرێمێکی ئارام و سەقامگیر و گەشەی ئابووری هەبێ بۆ ئەوەی بتوانێت ئەو حکوومەتە پرۆ ئێرانی کە لە بەغا دروست بووە سەرکەوتن بەسەر و ئەوە ئەمنی قومی ئێرانی بە ئاسایشی هەرێمی کوردستانەوە پارێزێ ئەگەر بەغا جاران ویستی بێتی کە هەرێمی کوردستان دابش ببێ و گرفتی گەورەی بەسەرا بێ و بۆی باشتر بەکاری بێنێ ئێستا بەغا و حکوومەتەکەی بەغاش ئێوێ تۆ لە یەک نزیک ببیتەوە تورکیا ئەوەنە گرفت و کارەساتی گەورەی ڕوبەڕوو بۆتەوە ئەسڵەن مەجای نییە بیپەرژێتە سەر هەرێمی کوردستان بۆیە ئەمەوێ بڵم کاتی ئەوە هاتۆ بەسە بە دوای ئەوە بگەڕێن کە ئێمە گرفتەکان کە بە خۆمان چارە خۆمان دروستمان کردوون بیخەینە سەرشانی ئەوانی تر بۆ ئەوەی لە گرفتەکان ڕابکەین ڕاکردن و تاوانبارکردنی ئەوانی تر دادی هەرێمی کوردستان نادا تۆ خۆت گرفتت دروست پرسیارە تۆ مەسەڵەن بەرپرسی ناوەندێکی توێژینەوەی گرنگی و لە وڵاتێکیشی کە ڕۆڵ و جێپەنجەی زۆرە بە سیاسەتی کوردیەوە بە ئارامی کوردستانەوە بە دروستبوونی هەرێمی کوردستانەوە هەتاوەکو ئێستا لە مادلین ئۆڵبرایت و پێشەوە هەتاوەکو ئێستا ڕۆڵی خێری زۆر هەبووە لە کێشەکانی کوردستاندا ئەوترێ هەمیشە لە دوورەوە نیشتیمان جوانتر دەبینی ئێستا لە دوورەوە ئەوان چۆن کوردستان دەبینن پەڕۆشیەکەی جارانیان ماوە کە تۆ خۆت خەمی خۆتت نەبێ ئەوان خەمی ئێمەیان هەیە سیاست مەدارەکان ئێوەشە بینیت با بە یەک ڕستە پێت بەڵام ئەزانی شوان ئەوان کە ئێستا لە هەرێمی کوردستانن دووبارەی ئەەکەمەوە لە پێناوی بەرژەوەندێ باڵا و بابەتەکانی خۆیان لە هەرێمی کوردستانن
بەڵام ماندوون لە هەرێمی کوردستان لەگەڵ هەر کەسێکیانە کە قساکەم یەکسەر وشەی فاتیگ لا فاتیگ ماندووبوون دووبارە ئەبێتەوە ئەڵەن ماندوین بەدەست هەرێمی کوردستانەوە تەنانەت بەرپرسی یەکێتی ئەوروپا لە هەولێر ڕاستەوخۆ بە منی وتی ئێمە ماندوین بەدەستی هەرێمی کوردستانەوە هەفتەی ڕابردوو لێرە لە پاریس بەرپرسێکی زۆر گەورەی یەکێتی ئەوروپان بینی هەمان وشەی ئەوکەوەی کە وشەی فاتی ماندوون لەبەر چی ئەیتۆ با حسێکە ئەم هەموو سەرکردێت بینی ماندوو نەبووی کە قسەت بۆ کردن گویانەگرت ئەزانی چۆن ئێمە لە دوورەوە پێمان وایە کە گوێ ناگرن لە دوورەوە پێمان وایە کە ئاگیان لە هیچ شتێک نییە لە دوورەوە پێمان وایە کە تەنها لە هینەکانی لە خەون و خەیاڵی خۆیانە ئەژین هیچ وانە ئەو سەرکردانەی ئاگیان لێ خەڵکیان تووشی نەخۆشی نەفسی کردووە سیرکە ئەو با من وەڵامت بدەمەوە ئەگەر بتانی گوێم لێ بگریت چەند تۆ وشاری بە بارودۆخی هەرێمی کوردستان ئەوانش ئەوەنە وشارن بە بارودۆخی هەرێمی کوردستان و بە عێعرابەوە ئەزانن چی لە هەرێمی کوردستانە ئەگوزارێت ئەی ناترسن خەڵک تۆڵەیان لێ بکاتەوە ئەم جارە ئایا ئەترسن کە خەڵک تۆڵیان لێ بکاتەوە ئەم جارە سیرکە ئەزانی چۆن تۆ بە جۆرێک ڕووداوەکان تەحلیلەکەی ئەوانش بە جۆرێک تەحلیلیەکەن من بە جۆرێک تەحلیلەکەم دکتۆر بیلال باسی هەڵبژاردن نەکەم باسی ئەمە فاکتە باسی ڕەئی ناکەم دکتۆر بەڵێ با من وەڵامت بدەمەوە سیرکە مەبەستمەوەی ئێمە چوار کەسن لێرەوانە هەر یەکێک لە ئێمە بە جۆرێک لە جۆرەکان ئەم زانیاریانەی کە تۆ پیامانەدەی تەحلیلیەکەین بۆیە زۆر ئاساییشە ئەوانش هەر یەکێک بە جۆرێک تەحلیلی بکات ئەوتین بەڵێ جەنابی دکتۆر دەستەکانت خۆش بێ کاک شاڵاو دوا قسەت لێ وەرەگرم کاک بیلال و کاک دکتۆر بیلال و کاک دکتۆر عادل باخەوان لە دوو ڕوانگەی جیاوازەوە هەندێک فەرمایشتیان خستە ڕوو قسەت لەسەر ڕائەکانی ئەوان چییە با کەمێکیش بە چاویلکەی دەرەوە سەیری پرسی کورد بکەین پێ دوایە ئەو تەعاتفیان نەمێنێ ئەرێ ناترسن ڕقیان هەستێ ئیتر پارەی پێشمەرگەنیان ئیتر ئەوانیش بکشێنەوە مامەڵەیەکی تەواوەتی لەگەڵ بەغایە بکەن هەرێمی کوردستان ئێهمال بکەن ئەرێ ناترسن بە ململانەتان ئەم تەجروبەی کە ڕووبارێ خوێنی بۆ دراوە بیکەن بە سفر مەبەستم بەس ئێوە نییە یەکێتی ئەم قسانە بۆ پارتیشە نادە تێگەم بن بدایەتی قسەکانم وتم بۆ خۆم ئیمانم بە دەوری یعنی خۆشەویستی ئەوروپا نییە بۆ کورد ڕاستە تەعاتوفێکیان لەگەڵ کورد هەیە بەڵام لەگەڵ یەکێتی و پارتی و حکوومەتی کوردی ئەوان ئەمڕۆ مەساڵحی خۆیانە پارێزن بەڵام من حەزەکەم یەک شتێک لە قسەکانی تۆ و لە ئیلحاحەکانی تۆیان قسەیە بکەم تۆ ئیلحاح لە زۆری هەڵبژاردنەکەی بە قەنەعەتی من هەڵبژاردن تاکە چارەسەر نییە باشە خوا نەخواستە ئێمە ناکەم بەس یەکێک لە ڕەکیزەکانی دیموکراسیە باشە بەڵێ دەزانم کاکێ ڕەنج من ئەوە تێ ئەگەم مەبەستم قسەیەکی ترە من بە تەمانیم خۆکاندید بکەم بۆ خۆمم نییە نە تێگەم نە تۆ نە من خۆمان کاندید ناکەین دڵنیا بە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئینتیخاباتمان کرد و خوا نەخواستە شەڕی ناوخۆ دروست بوو ئینتیخاباتەکە چ قیمەتێکێمێنێ ئێمە شینەکە بۆ چییە شینەکە خەڵک شەرتان بۆکە دڵنیام وەکو پێم وتی چۆن خەڵک شەرتان بۆکە وەکو جاران دڵنیا بە خەڵک هەر هەیە باشی شەڕ بەشی ئاشتی بەداخەوەکەم بۆ کاک شاڵاو خوا یەک پرسیار کاک شاڵاو لە سەردەمی کۆپیکردنی مرۆڤدا لە سەردەمی بەڵێ بینینی خۆر بە تەلیسکۆپ تا ئاستی مەدایەکی زۆر نزیک لە سەردەمی هۆشمەندی زیرەکە لە سەردەمی ئەوەی کە دکتۆری سەیدەلانی بووە بە ڕۆبۆت بۆچی ئەبێ یا شەڕ یا نەبوونی یا ئەنجام نەدانی هەڵبژاردن پێ دوانیە ئەم جۆرە حکومکردنە عەیبە پێ دوانیە ئەم جۆرە لۆجیکە باوی نەماوە لە دنیا پێ دوانیە ئێمە زۆر بەجێ ماوین لە تاریخ پێ دوانیە جیلی تازە حتا کوڕەزاکانت ئێستا ئابەم لۆجیکە قسەی بۆ بکەی تێناگا لە سیاست مەبەستم بەس قسەکردنی تۆ نییە ئەزانم تۆ نەقلی لۆجیکێکی سیاسیەکەی مەبەستم ئاڕەعەکەی
شخصی خۆت نییە دادگایی بکەم. کاکە ڕەنج با من بە سەراحەت پێ بڵێم ئەگەر ئەو حاڵەتە وا نەبووایە ئێستا بەرنمەکەی تۆش لەسەر شتێکی کابوو. بەرنمەکەی تۆش باسی تەکنۆلۆژیا و تەلسکۆبی کە با بڵێن چەندین ملیۆن کیلۆمەتر لەو ئەرزەوە دوور کەوتۆتەوە و ئەستێرەکانت پیشانەدا تۆش ئەوسا بەرنامەت لەسەر ئەوانە کرد. ئەزانم بەس ئێمە گوناحین ئیعلام نەتیجەی فعلی سیاسیەکانە. ئەگەر ئێوە بە قسەی بەرنامەکان بکەن من 20 ساڵ یا 15 ساڵە پێش سە مقابلەم کردووی تۆ باسی ئەوەت کردووە پلان دابنەی کشت و کاڵ ببوژێنیتەوە. دوای 20 ساڵ ئێستا مقابلەتەکەم باسی ئەوواکەین ڕەنگە بێ بە شەڕی ناوخۆ. وانە قسەکەم غەڵەتە پێ بڵێم من ئەمانم قوبوڵە بەڵام ئەمانە نەتیجەی هەڵە بەکارهێنانی با بڵێن دەسەڵاتەکانمانە. بەڵام من یەک شتێکت عەرز کەم ئەم شینەی کە تۆش ئەیکەیت و ئێمەمانانیش ئەیکەین باشە نابێ بە با بڵێن بە بۆچوونی ئەوەی ئایتخوا گوناحین و ئەی نابێ و ئەمە ماڵکاولی ڕوخانی کەشتەکەی نوحی کووردە. کورد هەمووی لەم باخیرەیە ڕوخانی ئەم باخیرەیە بۆ ئەوەی نەڕوو ئاگاداریت بالضبط ئەوەیە کە ئێمە ئەمانەوێ ئەم نەقدانە هەر عینەن شتە. بەڵام بیر لەوە مەکەرەوە کە هەمووی خراپە. من پێشت کەوتوم لە ناو پارتیا دەنگی زۆر باش هەیە و خەڵکی دڵسۆز و بە پەرۆش هەیە بۆ چارەسەرکردنی ئەم وەزعانە. بەڵام جارێ بەداخەوە فۆرمولای هینەکەمان نەدۆزیوەتەوە ئەو کلیلی ئەو چارەسەریەمان نەدۆزیوەتەوە و ئومێدەوارم بە هەموو لایەک بتوانین بیدۆزینەوە. بەڵام حەزەکەم بیزانی میدیا کە تۆ ئەڵێی میدیا هاوارەکە کاکە تۆ گوێ لێتی میدیاکان چ ڕێگا خۆشکەرێکن. هەندێک میدیای کە بەڕاستی یعنی نازانم ناو ناندرێ یعنی کە چییە یعنی ئەو خەڵکانەی کە ئەنووسنتایە و کە قسە ئەکەنتایە یعنی بەوە ئەچێ بە وەحدە ئیشکەن. یعنی بەڵام میدیای خەڵکی تریشەیە و خەڵکی ڕێکوپێکی شەیە و خەڵکی شەیە بیر و بۆچوونی جیاوازە میدیاش هەیە. بەڕاستی وەزعەکە بەشێک لە ناخۆشی و لە خراپەکاری ئەو بەشە میدیایانێن دروستیەکەن. لەبەرەوە ئەگەر هەردوو لاکان بڕیار بن تاقیمی ئەعلامی بکەن بەخوا بەس میدیای بنیاد نەرەمێنێتەوە وەنیا؟ بەخوا یەک شەکت پێ بڵێم کاکە ڕەنج لە لای من لە لای شاڵاو ئەساسی دیموکراتیەت دووشتە. یەک شەفاف بوونە لە ئیشە، دوو احترامگرتنی ڕێی مقابلە. ئێمە مشکلەکەمان ئەوەیە کورد بەعام نەشەفافین چکە کە تۆ زانیت من چیم کردووە ئەگەر هەڵۆش بکەم ئەزانی لە نەتیجەی ئیش لە نەتیجەی خزمەت هەڵە کردووە. هەموو کەسێک هەڵا ئەکا. باشە ئەگەر حرمەتی ڕێیم بگری و منش حرمەتی ڕێیت بگرم لەوانەیە لە زۆر شتا ڕێی سێهەممان بۆ دروست بێ کە بۆچوونی تۆش و بۆچوونی منیشی تیا جێگا بێتەوە. ئەساسی کێشەی ئێمە ئەم دوشتێ. بەڕێز کاک شاڵاو عەلی عەسکەری کارگەڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سوپاس کە لەگەڵ بەرنامەکەم بوویت گەورەت کردین. دەست خۆش بۆ شرۆڤەکانی شە هیوادارم پەڕۆشیەکەی جەنابتان و هەمووان بۆ ئاشتەوایی نیشتیمانی ئەنجامێکی هەبێ تا سەرگەڵ و سڵاو و ڕێزم بۆتەیە. کاک دکتۆر عادل باخەوان زۆر سوپاس دەکەم. کاک دکتۆر بیلال زۆر سوپاس دەکەم لە واشنتنەوە لەگەڵم بووی. ئێوە بەجێ هەڵم تۆزە لەسەر لایەنە دەرونی و کۆمەڵاتیەکە لەگەڵم دکتۆران نامێنمەوە ئەگەر فەرمای شتێکی ترتان نییە. زۆر سپاس کاک سپاس کاک دکتۆر عادل کاک دکتۆر بیلالیس فەرمای شتێکی ترتانێ بۆ خەڵک بۆ حیزبەکان دوعا بکەین خوای گەورە بۆ خاتری ئەم جژنە ئایا بکە بە ماگرە. خۆشحاڵ بووم بینیتانم. دکتۆر عادل گیان چاوەکانە ماچەکەم، دکتۆر بیلال گیان سەرسەرم خۆشحاڵم. کاک شاڵاو گیان زۆر سپاس دەکەم کە لەگەڵم بووی. اینجا کاک دکتۆر هەژار
لەگەڵم بمێنەرەوە سپاسە دەکەم جگە لەلایەنی دەرونیەکە وەکو کەسێک کە پێشمەرگە بووی بە وڵاتەوە ماندوو بووی گەنجێتیت بەخشیوە کۆمەڵەی ڕەنجدەران بووی با لەلایەنی سیاسیشەوە لێت بپرسم چاوەڕوانیت لە پارتی و یەکێتی و لە حیزبەکان چییە بۆ ئەوەی کە چیتر خەڵک ماندوو نەکەن چونکە دڵنیام تۆ لەو دکتۆرانەی کە حەزەکەی عیادەکە و قەرەباڵغ بێ حەزەکەی وڵاتەکە ئارام بێ بەڵێ وڵا ڕاستیە هەندێ مەبادی بنەڕەتی و گشتی هەیە کە ئەبێ هەمومان ئیمانمان پێ هەبێ کە گرنگترینیانەوەیە کە هەرێمی کوردستان هی هەموو گەلی کووردە و نەک هەر گەلی کورد لە باشووری کوردستان بگرە لە هەر سێ پارچەکەی تری کوردستان و بگرە هەموو کوردە لەم دنیاە زۆر دڵی خۆشە بە هەرێمی کوردستان چونکە جۆرەکیانێکە کە دروست بووە و بە خەبات و تێکۆشانێک و ماندووبوونێکی زۆر دروست بووە لەبەرەوە ئەرکی سەرشانی یەکەمی هەمومان و پارتی وێچێتی لە پێش هەمویانەوە ئەوەیە کە ئەم هەرێمە بپارێزن ئەم کیانە بپارێزن و وەکو یەک هەرێمی بمێنێتەوە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم دەسەڵاتی کوردی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە تێبگا کە بەڕاستی ئەو بە تایبەتی ئەو سیاسەتە اقتصادیەی کە تا ئێستا پیادەی کردووە سیاسەتێکی فاشیلە سەرکەوتو نییە و ئەنجامەکانیمان بینیوە قەرزاری حکومەتی هەرێم کە باس ئەکرێت لە پتر لە 30 ملیارد دۆلار و ئەو هەموو بێئیشیە ئەو سستی بازاڕە ئەو نیگەرانی خەڵک لەسەر موچە لەسەر ژیانی ڕۆژانە ئەو بەرزکردنەوەی باج و خەراج و ئەوانە لەسەر خەڵک ئەمانە هەمووی ئەیسەلمێنێت سیاسەتی ئەوانەت فەرموو ئەو کاریگەریانەی کاکشاڵاو باسیەوەی کرد هەموو سیاسیانی بیرەوەریان نووسیوە خۆیان کردووە بە پاڵەوان تۆش بیرەوەری و نووسیوە ڕەخنە و لە خۆشە گرتووە یا تۆش هەر خۆت لایەنە ئیجابیەکانی خۆتت باس کردووە لە ڕاستیە بەڵێ من بیرەوەرەکەی من ناوی ڕەنجی فەرهادەکانە لە ڕاستیە هەموو ئەتوانم بڵێم تا ئێستا نزیکی 30 کەس لەسەر ئەو بیرەوەری من نووسیوێتی وەڕێک بە پێچەوانەی ئەوەی کە کاکشاڵاو باسی کرد کە زۆربیان خۆیانەکەن بە پاڵەوان وانە لە ڕاستیە یعنی بە هیچ جۆرە ئەو ڕەخنەیان لە من نەگرتووە بە گشتی پشگیری کتێبەکەمیان کردووە من ئەو شتم نەکردووە لەسەر ئەو ڕێگەیە نەڕۆشت میوادارم تۆش بیخوێنیتەوە بەس بێمەوە سەر مەسەلەکە کابوو پاراستنی هەرێمی کوردستان دووهەم پیاچوونەوەی سیاسەتی اقتصادی هەرێمی کوردستان پیاچوونەوەیشی بنەڕەتیانە و ئەم پیاچوونەوەی لە ڕاستیە ئابێ پارتی وێچێتی بەیەکەوە بیکەن چونکە تا ئێستا پارتی وێچێتی بەیەکەوە ڕاستە یعنی پارتی دەورێکی زۆرتریە بۆ بەڵام وێچێتیش لەگەڵ یا بووە لە داڕشتنی ئەو سیاسەتی اقتصادی کە ئێستا هەبووە ئەو سیاسەتە فاشیلە ئەوە ئەبێ بەڕاستی پیاچوونەوەیەکی بنەڕەتی پیا بکەنەوە و یعنی چۆنەڵی چاکسازی لە لایەنی ئابوووریە زۆر گرنگترین شتە لە سیاسەتی حکوومەتە و خاڵی سێهەم لە ڕاستەیە کە بەلای منەوە زۆر گرنگە مەسلەی دیموکراتی بوون و ئازادی بیر و ڕای یعنی ئێستش چەندین خەڵک هەیە کە بەهۆی ئازادی بیر و ڕاوە لە زیندانەکانە لە زیندانی تاریکایە ینی خەڵکێک هەیە کە لە زیندانایە و تەنانەت یعنی حکومەکەشی تەواو بووە فایل و کەیسی تری بۆ دروستەکەن وەکو زیندانیانی بادینان بۆ نمونە ڕاستە هەندێکیان ئازاد کران بەڵام ئێستش هەندێکیان هەیە کە ماونەتەوە یعنی بەڕاستی بە ناحەقی کەوا بوو مەسلەی زیادکردنی دیموکراتی چونکە ئەو سیستمی حکومەی ئێستا هەیە بەڕاستی یعنی کەم و کورتی زۆری تیا لەلایەنی دیموکراتی یعنی ناتوانین بڵین حکومەتێکی دیموکراتی ئەوەتە تەنانەت ینی دۆستەکانیشمان ئێستا ڕەخنە ئەگرن ئەوە ئەمریکا وەکو کەسێکی چالاکی بزوتنەوەی گۆڕان بۆچی گۆڕان ئەو ڕەخنانەی نییە کە یەکێتی هەیەی ئەگەر وایە کاک ڕەنجتەوا دیارە ئاگال لێنێ ڕاستیا من لەوەتەی کاک نوشیروان مردووە ڕۆحی شاد بێ هیچ جۆرە پەیوەندیەکی عاتیفی و ڕێکخراوەیی و تەنانەت میدیاییشم نییە لەگەڵ گۆڕانە ئەوەتەی بینی من تەنانەت لە کەئێنی نیشا دەرناکەم هیچ پەیوەندی باش ئاکرێ ڕائێ بزانم بۆچی ئەو حاڵەتە وایە وەکو هاونیشتیمانیەک وەکو پیاوێکی وشیار وەکو سیاسێکی دکتۆری دەرونی کام حاڵەت بۆچی گۆڕان ئەو ڕەخنانەی یەکێتی نییە کە یەکێتی هەیەی ئەوەی کە کاکشاڵاو باسی کرد لە خۆشیم پرسی لە ڕاستیە یعنی ئێستا گۆڕان تیمێکی هەیە لە ناو حکومەتی هەرێمی کوردستانەوە دیارە بە هیچ جۆرە نایەنەوێ ینی چکە ئەوان ئەزمونێکیان بینی کە چۆن سەرۆکی پەرلەمانیان نیان هێش بچێتەوە هەولێر چۆن وەزیرەکانیان سەر کردووانە دیارە
یعنی چۆنەڵی پندیان وەرگرتووە لەوە و بە هیچ جۆرە نایانەوێ کارێکی وا بکەن کە پارتی لیان تووڕەبێ دیارە ڕێکەوتنەکان بەو شێوەیە بۆیە وەکو یەکێتی هەڵوێست نانوێنن یعنی نانوێ ینی با بڵێن ئێستا گۆڕان یەکێتی ئەو سەردەمەیە کە یەکێتی شۆن بێدەنگ بوو لەسەر ئەوەی کە گۆڕان لە حکوومەت وەدەرنرا و لە پەرلەمان وەدەرنرا ئێستا گۆڕان ئەو سیاسەتی یەکێتی ئەوانەکە. زۆر سپاس دکتۆر هەژار شەوێکی شاد غەریبی شمە کردی دەمێ نەمبینێ بووی خۆشحاڵ بووم سپاس دەکەم کاتێکی خۆش جەنابی دکتۆر قسەکانی فەرمایشتەکانی کۆتاییتان بۆ خەڵک بۆ حیزبەکان بۆ حکوومەت چییە؟ کاکە ئەو پەیوەندیە لە گشتی بۆ تایبەت کە هەیە ئێستا نێوان خۆیان و نێوان خۆیان و کۆمەڵگە ینی یاخود ملەتەکە لەسەر بنەمای مافەکان و ئەرکەکانە یعنی حقوق و واجبات لێرە تەماشای حقوقی ملەتەکەی بدرێ هەتا چەند دراوە ئەگە نەش دراوە کەم و کوڕیەکە لەکوێیە یعنی وەکو دەستگا دەبی دەستگایەکان ئاکتیڤ بکرێ وەکو متمانەکە بگەڕێتەوە بە پلانی درێژخایەنیان هەبێ بە ڕاشکاوانە شەفافیت باز بکرێ کە چی پێویستە بکرێ لە بۆ ئەو ملەتە لە بۆ گشت چین و توێژەکان بۆ ئەوەی بنیادی مرۆڤێکی تەندروست بکرێ لێرە بۆ با بڵێن 5 ساڵی داهاتوو یاخود 10 ساڵی داهاتوو لە بەرەوەی ئەوە ئەرکێکە و مافێکە دەبی جێبەجێ بکرێ بۆ ئەوەی بتوانین بەرهەمی ئەو خەباتەی کە چەند ساڵە هەیە بەرهەمەکەی ببینین بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە ڕێگای بنیادنانی مرۆڤێکی تەندروست لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە دواتر کاردانەوەی جوانی ئەبێ لەسەر موئەسەسات و لەسەر حیزبەکانیش خۆی بە شێوەیەکی ڕاستە و خۆ دەرەکەوێ. بۆیە یعنی زۆر شت هەیە کە من ئیش لەسەر بکەین دەست پێ بکەین ئەمڕۆ ڕۆژی ئەوەی هاتووە درەنگە زوونیە بۆ ئیش بکەین با لە چینی گەنجەکانەوە دەست پێ بکەین بنیادیان بنینەوە ئارامی بەخشین بە خەڵکە بە خێزانەکانمان بیرکەینەوە چۆن ئەم هەزارەها گەنجی ساڵانە کە تەخەڕوجەکە لە کولیەکان لە پەیمانگایەکان چۆن دایان مەزرێنین نەکراوە و ناشکرێت تۆ 100% دامەزراندن بوەستێنی لە کاتێک کە کەرتی تایبەتت کاران نییە ئەکرا بە ڕێژەی مەسەرەن وردە وردە کەمی کەیتەوە لە کەرتی گشتێکە ئینجا وردە وردەش بەرزی کەیتەوە لە کەرتی یعنی باڵانسەکەی دەبی باڵانسەکەی هاوسنگ بی ئێستا بە هیچ شێوێک هاوسنگ نییە تۆ هیچ تەعینات نەبێ دامەزراندن نەبێ لە کاتێکە کە مافی مۆزەفیش لە کەرتی تایبەتە هەتا ئێستا یاسامان نییە بە شێوەیەکی جوان ڕێک و پێک مافی ئەو مۆزەفەش کە لە کەرتی تایبەتە تەعین بووە بپارێزرێ هەروەها مەثەرەن مافی نەخۆش لە مستەشفایەکانی تایبەت یعنی زۆر بوارمان هەیە کە ئێمە ئیشی لەسەر بکەین ئەکەویتە ژێرخانەی ئەرکەکان و مافەکانی هاوڵاتی و مافەکانی ئێمە وەکو نەتەوە ئەبێ ئیش لەسەر بکەین و داوای ئارامی و هێمنی بۆ هەموو لایەکەکەین. دەستخۆش قسەی کۆتایی جەنابی دکتۆر. وڵا دکتۆرە تقریبان زۆر ئیشارەتی بە مافەکان کرد ئەوڕۆ کورد لە چ دەگەڕێتن لە مافەکانی هاوڵاتی بوون دەگەڕێ مافەکانی لە چێن دەرێ پارێزراوە و خاستن مافەکانی اقتصادی لە چێن دەر خۆشگوزەرانی هەیە ئایا مافەکانی پارێزراوە لە ئاسایی حکوومەت یاریمی کوردستان ئایا مافەکانی پارێزراوە لە ئەڵمانیا و لە رووسیا و لەو داوای قامەی دەکا دەردەچکا بە یەکسەر دەڕواتن چونکە کەس نییە دەستی بگریتن دائرەش عملمان نییە هەڵچەند ئیشی بۆ ببینیتەوە تەمین سەحیەکمان نییە کە بێتن دەست بەسەر ئەو هاوڵاتی دابنیتن لەبەر هەندێ مافی هاوڵاتی بوون ئەوڕۆ خەڵک دەرێتن مشکلە نییە بابگەڕێمەوە هەندێک شتیوام لێ جێ لێ بۆ دەربابگەڕێنەوە سەر حکوومەتی عێراقی زۆر ئاساییە یعنی ئەوە ئێتیمانی هاوڵاتی بوونمان چی لێوە هاتێ لەو ڕۆژەی ئیستاوە کە تو فقڕت هەبیتن کە تو بەتاڵت هەبیتن کە بناڵێنی بە
غلی الأسعار واتە سعر زۆر بەرز بوویتەوە خەڵک ناتانی پارەی ئاوی بدا پارەی کارەبایی بداتن پارەی نفتی بدا نفتی وەرنەگرتیە ئەوڕۆ تقریبا لە مووسڵێ خەڵک دەڕواتە مووسڵێ ئەشای دەکرێت چونکە ئەشا لەوێن دەر هەرزانە چونکە سعرەکان باشە لۆ لێرەوە هەیە لۆ لە حکوومەتی عێراقی تقریبا کەمەک باشترە لەوێن دەرێ نفتی وەردەگرن لەوێن دەرێ بازینیان لۆ کۆبوونیان هەیە طبعاً ئێستا خەڵکەکە ئیتیماکەی نەمایە مشکلەکە ئەوەیە مافەکانی لە شوێن دەرێ پارێزراوە ماسلۆ یعنی مە لە پیجی لە پایە یەکەمین هێشتا بەسەر نەکەتینە بۆ پایە دوم پێداویستی سەرۆکیەکانمان پێدابین ناکەین بالفعل ئەوڕۆ کۆی دەکەن بینێمە ئەکتیڤی مینیستەرەکان بکەین ئەکتیڤی وزارەتەکان بکەینەوە وزارەتەکان چۆن ئەکتیڤ بکەینەوە چۆن پرۆژیان هەبی چۆن ئیش لەسەر خەڵک بن چۆن تاکی کورد دروست بکەین ئەوڕۆ بلێ نەخێرە من کوردم و ئەو خاکەی بەجێ ناڵم زۆر سپاس دەکەم دووبارە دکتۆر و یەک چیشمە ئێمەی کورد ئەگەر ئازارەکانی خۆمان خودی خۆمان ساڕێژ نەکەین کەس نایەتن ئازاری تو ساڕێژ بکاتن ڕاستە قسەکەت بەجێ زۆر سپاس بۆ جەنابیشت زۆر سپاس دەکەم دووبارە سپاس بۆ میوانە بەڕێزەکانم کاک شاڵا و عەلی عەسکەری کاک دکتۆر هەژار عوسمان دکتۆر دیار بۆتانی دکتۆر جوان ئیسماعیل دکتۆر بیلال وهاب دکتۆر عادل باخەوان کاتێکی خۆش بینەرانی بەڕێز و هێژا بە ئومێدم هەموو لایەنە سیاسیەکان گوێ لەو خەڵکە تایبەتمەندانیان گرتبێ کە باسی نەهامەتیەکانیان کرد کاتێکی خۆش بۆ منە بەخێر لە سەرسان بەرچاو